بەناوی خوای بەخشندەی میهرەبان، جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، بە تایبەت بەرنامەی میهری ڕەمەزان. ئازیزان و خۆشەویستان خۆشحاڵین، خوای پەروەردگار دەرفەتی پێبەخشین. ئەم شەویش هاتینەوە خزمەتی ئێوە. بەرنامەکەمان هەکبەکەی پڕە لە کۆمەڵک بڕگە و بابەت و میوانی سەرەکی و تەوەرەی سەرەکیشمان هەیە. دووبارە دەپاڕینەوە، خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعاتی ئێمە و ئێوەشی قبول فەرموو بێت. ئەم چەند شەو ڕۆژەی کە ماوە لە ڕەمەزان، خوای پەروەردگارمان خاتە بەر ئەو لێخۆشبوونەی کە لە کۆتاییەکانی مانگی ڕەمەزانە ئەیبەخشێ بە بەندەکانی. زۆر سپاس کاکێرە. بەناوی خوای پەروەردگار، سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان بینەرانی عزیزی میهری ڕەمەزان. تاعات و عیبادەتی هەموو لایەک قۆبڵی دەرگای حەق بێت. لێرەوە پیرۆزبایی سەرکەوتنی بەدر بۆ هەموو مسلمانان پیرۆز بێت. ئەمڕۆ یان شەو ئیتر بسبێنە دەچینە ناو هەفتەی ڕەمەزانەوە. ساڵیادێکی یا بۆنەیەکی زۆر گرنگە کاوی سەرکەوتنی بەدرە، سەرکەوتنی ئیسلامە بەسەر کافردا، سەرکەوتنی مسلمانانە. یەکێکە لەو ڕۆژە مێژوویە پەرشانازیانە کە ئیسلام و مسلمانان بۆ هەمیشەیی شانازی پێوە دەکەن کە دنیایەک حکمت و فەلسفەی لە خۆ گرتووە کە پێویستە مسلمانان تیدا ورد ببنەوە بۆی کە لە حکمت و گەورەیەکان ئەم سەرکەوتنە گەورەیە تێڕامێن و پند و عیبرەتی لێوەرگرن. کام ڕۆیمە تەوەری سەرەکیمان لەسەر بەدر و سەرکەوتن و لا هەکبەی ڕەمەزاندا. ئەم دوو شتانە گرنگن، لەگەڵ میوانێکی تایبەت قسە لەسەر بەدر دەکەین بۆ بە تایبەتی سەرکەوتن لە ڕەمەزاندا کامە تەوەری سەرەکی ئەمڕۆمان دەبێت. بەڵامەوە کەمیشە کۆمەڵێک بڕگەوابەتی دیکەمان هەبێت لە ناو هەمویان هەمیشە گەرم و گوڕتر چاوەڕێ پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوەن کە هەمیشە بە پەیوەندی تەلەفۆنی ئێوە دەست پێ دەکەین کە بڕگەکانی ترمان باز لە پیشەوە ڕەمەزان، لە خوانی ڕەمەزان، لە ڕۆژووی تەندروست هەمووەمانە کۆمەڵێک بابەتی گرنگمان بۆ ئامادە کردوون بۆیە تا کۆتایی لەگەڵمانە بن بۆی کە پێشکەشتان بکەین لەگەڵ هاوکارم کاکدانا. وەک هەمیشە چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێوە دەکەین. کاکدانا کێمان لەگەڵە؟ وەڵاهی نازانم، هیچ بۆ من نەوتراوە. ئەگەر هاوکارانم کاک شەعبان لە ئاکرێ. شەعبان وەلی. شەعبان وەڵای نازانم. شەوانی تریش پەیوەندی کردووە. کاک شەعبان سڵاوی خوات لەبێت، نوێژ و ڕۆژ و تاعات قبول بێت. شەعبان چێ؟ سەرچاوان شەعبان لە ئاکرێ. کاکە دابانەکە تۆزە سەوتی ستۆدیۆمان بۆ زیاد بکەی، سوپاس دەکەین. بەڵێ کاک شەعبان، ئامادەیت پرسیارەکەت لێ بکەین؟ بەڵێ. کام سوورەتە لە قورئانی پیرۆز بە یەک جار دابەزیوە؟ بێگومان سوورەتەکانی قورئانی پیرۆز، ینی سوورەتە گەورەکان یا با بڵین درێژەکان، ئەوانەی کە ئاەتیان زۆرە، هەندێکێ بە چەند بەشێک دابەزیوە. سوورەتی ژێیە بە یەک پارچە بە یەک جار جەلال هەمووی دابەزیوە. ئێمەم شەو ئەوەیە کام سوورەتە لە قورئانی پیرۆز بە یەک جار دابەزی؟ بەڵێ سوورەتی چی بێ؟ مودەسیر. باش، ئەمە لەسەر زانیاریە یان هەر وەگەڵە خواوەکیلی؟ باش، ئێمە سوورەتی مودەسیر بۆ تۆ ئەنووسین، دوایش وەڵامە ڕاستەکە ئاشکراکەین. تەبەن زانیاریەک یا ڕوونکردنەوەیەک بۆ ئەو ئازیزانەی کە پەیوەندیمان پێوە دەکەن وە کاکزانە ئاماژەی پێکرد. یەکێک لە کاکدانا ببوورە وە کاکدانا ئاماژەی پێکرد. یەکێک لەوانەی کە زۆر جار قسە لەسەرەوە دەکەین کە قورئان هەمووی کۆکرایەوە لە سەردەمی ئیمامی عوسماندا کە پێشنیاری ئیمامی عومەر بوو لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر کردبووی، بەڵام دوجار لە سەردەمی ئیمامی عوسماندا کۆکرایەوە. ئەوە بوو کە بەشێک لەم سوورەتان یا هەموو سوورەتەکان بە پارچە پارچە دابەزی بوون، هەیان ئاەتێک یا چەند ئاەتێک پێکەوە، بەڵام یەکێک لە سوورەتەکان لە هەمویان جیاوازتر بە یەک جار هاتە خوارەوە بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. بۆ ئێمە پرسیارەکەمانەوەی بزانین کام سوورەت لە قورئانی پیرۆز بە یەک جار دابەزی؟ بە زمانی ئەم سەردەمە بە یەک پاکێج بە یەک جار هەمووی توتە خوارەوە. ئەچینە چەمچەماڵ. شەهێن حەمە وەرەگرین، سڵاوت لێبێت خوشکی من شەهێن محەممەد. السلام علیکم. علیکم السلام. علیکم السلام و رحمة الله. دەستخۆشیتان لێکم. زۆر سپاس، دەستخۆشی بۆ تۆش کە پەیوەندیت کرد. وەڵامی پرسیارەکەت لایە؟ وەڵایی ئەوەندەی زانیاری هەبێت سوورەتی ئەنعامە. سوورەتی
ئەنعام ئەگەر ئەنعام. ئاگاداریشم بکەن. سوورەتی ئەلئەنعام تاکیدی ئەو بنووسین وەڵی کاک گەنە هاوکارێک وام بکایتر نازانم. هاوکاری هاوکاری وەک هەمیشە هاوکاری باشە بیگۆڕە بیگۆڕم. تۆزە پەلە بە هاوڕانی تێژ با وەرگرین هەر وەڵامی پرسیارێکی پێشتر بێ. چی بوو ئەوەی پێشوو؟ یەک دقە زۆرە. خوشکی من خێراکە بەڵێ خوشکی یەک من دقە وەڵامی زۆرە پێشوو بوەستم. چی بووە وەڵی ئاگەم لێ نییە. نابێت خێرا خێرا لە ماوەی 20 چرکەیە ئەجنە پەیوەندەکە و داخرێتەوە خێرا باشە دادا ئەو وڵامەی پرسیارەی پێشووتر بێ. ئاخر چی بوو پرسیاری پێشوو چی بوو؟ نازانم ناڵێم ئاگەم لێ نییە. کەواتە ئەنعامەکە و بۆ نووسین با ئەوە نەبێت قەیناکە دەست خۆش بێ باشە دەی دەست خۆش دەست خۆش خوشکی من هەڵە نەبم بەڵە بەڵە دالیا زیاد لە کەرکووک خاتو دالیا سڵاوی خوا لێ بێت وەم کاتت باش. وای گەورە لە ئێوەش دەستخۆشیتان لێکە زۆر سپاس سپاس بۆ ئێوەش. خاتو دالیا پرسیارەکەمان دەزانی؟ وەڵی دووبارێکی تۆ بەعرێک نەبێت. کام سوورەت لە قورآانی پیرۆز بە یەک جار دابەزیوە هەموو سوورەتەکە بە یەک جار دابەزیوە. وەهی نازانم ماڵەوەڵێن سوورەتی کەوسەر ماڵەوەڵێن سوورەتی کەوسەرێتر نازانم. ئەی خۆ دەڵێ چی وەهی منە لەم سوورەتی عەلەق. عەلەق بەڵێ دێچێک لەو دوانێ چێکمان پێ بڵە خێرا ئەچینە هەولێر چونکە وەڵی با سوورەتی عەلەق بێ کامیان سوورەتی عەلەق. با عەلەق بۆ تۆ ئەنووسین زۆر باشە سپاس بۆ دالیا خان لە کەرکووکەوە ئەچینە پەیمان محەممەد وەرەگرین لە هەولێر سلام علیک. عەلەیکم سەلام وەرەحمەتوڵڵاه الله باش برا گەورەکانم. سەلامت بی. زۆر سپاس خوشکی بەڕێز خی گەر لەتان ڕاز بێتە خی گەر ئەزوو تا دەستم داتەوە. زۆر سپاس لەگەڵ جەنابتان مەمنون سەلامەت بی. پەیمان خان پرسیارەکە دەزانی؟ دەڵێ با بەڵام سوورەتی بکەی. ئەنحام بێت. سوورەتی ئەنحام. ئەنعام. دڵنیای جێگیری کەین بەڵێ بەڵێ. باش ئەلئەنعام سپاس بۆ پەیوەندیەکەت. بەخوای کەتان دەست پێن سپاری خی گەورە بێت. زۆر سپاس خۆش بەخوای گەورە سپێرین بەڵێ بەڕێزان لە ڕێی ژمارەکانمانەوە پەیوەندی بکەن پرسیارێکمانێکە لەسەر شاشەکە نووسراوە کام سوورەتە لە قورئانی پیرۆز بە یەک جار دابەسیوە ئێستا بزانین چێمان لەگەڵایە ئەوانەتان کە پەیوەندی دەکەن کا دەکەین ناوی دوانی خۆتان تەلەڤیزیۆنەکانتان کەسکن لە مۆبایلەکەەوە گوێ بۆ ئێمە بگرن بۆی کە بەڕوونی گوێمان لە یەکتر بێ هەم ئێمە و هەم ئێوەش ئەتوانن ڕاوێژێکی خێرا لەگەڵ ئەوانی کە لە ماڵەوە لەگەڵتان و ڕاوێژێکیان پێ بکەن. بەڵێ کاکە جەلالە چینە لای پەیوەندیەکی تر لە تەکیەوە خاتوو کۆچەر عوسمانمان لەگەڵایە سڵاوی خوارد لێبێت زۆر سپاس ئەو خوشک و برا بەڕێزانە هاوکاریمان بکەن کەمێک سەوتان بەرزکەنەوە بۆی کە باشتر ئێمە حاڵی ببین خاتوو کۆچەر پرسیارەکەمان دەزانی؟ بەڵێ با سوورەتی تاها بێ. سوورەتی تاها. تاها بەڵێ دڵنیایت ناوەڵا خۆم بەس. باش ئەوە تەهامان بۆ تۆ زانیاری لەسەری هەبوو خاتوو کۆچەر ناوەڵا لە خۆم بۆ. لە خۆی وتی لە خۆیەوە بشکم وابێت بیگرێت. سپاس بۆ سپاس بۆ خاتوو کۆچەر عوسمان لە تەکیە گەلاوێش عەزیز لە هەولێر خاتوو گەلاوێش سڵاوی خوارد لێبێت ئەم کاتت باش و تاعاتت قبول بێت. سلامەت سپاسان دەکەم بەڕێز و سڵای خی گەورە لە ئێوەش بێ. سپاس. پرسیارەکەمان دەزانی؟ بێ زەحمەت پرسیارەکە کام سوورەت لە قورئانی پیرۆز بە یەک جار دابەزیوە؟ سوورەت العەلەق. سوورەتی عەلەق. عەلەق. عەلەق لەسەر زانیاریە یان پەیوەندی پێشووتری نانا زانیاری هەیە. سوورەتی عەلەق بەڵێ. خوا لەگەڵ بێ خوشکی من خوا ئاگادارتان بێ. وەڵام من ئاسانکاریم کرد پێم سەیر بوو من وتم سوورەتی ئەلئەنعام نییە بەڵام شەهێن وتیەوە ئەلئەنعامە زۆر باش. زین چێمان لەگەڵایە عەدنان عەلی لە هەڵەبجە کاک عەدنان سڵاوی خوارد لێبێت ئەم کاتت باش. وعليكم السلام ورحمة الله وبركاته باشي قربان كان أحوال زۆر سپاس کاک عەدنان گیان چاوی منی. کاک عەدنان پرسیارەکەمان دەزانی خۆ؟
بەڵێ قوربان گیان سوورەتی ئەنعام سوورەتی ئەنعام ئەنعام. کاک عدنان با من یەک ئاسانکاری بۆ تۆ بکەم ئەوە کاکە دابان لەو دیۆوە ئەڵێ حەزەکات یانێویش قسەی هەبێ و هاوکاریە بکە بۆ ئێوە کە پەیوەندەکان بۆی وەرەگرێ ئەڵێ بڵێ سوورەتە زۆر درێژەکان نییە کورتەکانیش نییە سوورەتە کورتەکانیش زۆربەی زۆریان بە یەک جار دابەزیونیان هەندێکان ئێواز لە زۆر درێژەکانی وەکو ئەلبەقەڕە و ئەلئەنعامیش بێنن باشە؟ لە سوورەتە کورتەکانی شانیە علق و فەلق و ئێزگار نەشماوت بۆ ئەخر ئەوە کار ئاسانی لە هەردوو لاوە دەی وەڵا کاگەڵان دەست و خۆش بێ هەرەوە تۆڵە چی؟ دەست و خۆش بێ هەرە ئەو مەزانی تر وەڵا هیچ وای لێ نازان هیچی وای لێ نازانی دەکاوە بێ سوپاس بۆ پەیوەندیەکەت سپاس دەکەین مەمنون کاگەدنانژان سەرچاو کاگ عدنانی بەڕێز ئەچینە لای پەیوەندیەکی تر بزانین چێمان لەگەڵایە کاکدانە پێشتر تو وەڵام کەلسوم محەممەد لە چەم چەماڵ بڵە پێشم وەڵامەکە دەزانی چێ ئەگەرم پرسیارە پێشەوە وەڵامی تەزانی من نەخێر منیش لەم دەست کەلسوم خان سڵاوی خوارد لەبێت کەلسوم خان السلام عليكم عەلەیکی السلام ورحمة الله دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر زۆر سپاس سپاس. دەستخۆش بۆ تۆش کە پەیوەندی کرد پیرۆزبەی مانگی ڕەمەزانتان لەبێت زۆر لە سپاس جەنابیشت پیرۆز بێ زۆر سپاس خاتون با بچینە سەر پرسیارەکە دەیزانی پرسیارەکە یا دووبارەی کەینەوە وەڵی دووبارێکی تۆ ئازێت لەبێت باشە کام سوورەت لە قورآانی پیرۆز بە یەک جار دابەزیوە ئێمە ئێستا ڕەنگە تۆ سەرقاڵی قسەکردن بۆ بی لەگەڵ بەشی کۆنتترۆل زانیاریەکماندا یا ڕوونکردنەوەیەکماندا وتمان لە سوورەتە زۆر درێژەکان نیە وەکو بەقەڕە و نیسا و ئەوانە و لە سوورەتە کورتەکانی شانیە وەکو فەلەق و ئەحەد و ناس و ئەلەق و ناس و ئەمانەیە سوڕەتی فتح چی؟ سوڕەتی فتح فتح ئەگەر ئاسانکاری وەڵی داوای لێ بنەکەم نازانم والله نا جواب. فتح نییە ئەو ئاسانکە بەڵێ فتح نییە ترین زانیاری کە بتان دەمێت یەک کەس تا ئێستا وەڵامەکەی ڕاست بووە ناوی چی بڵێ یاسین من تۆزێکە زانیاری کەژەڵم بەس جارێ دەی دادا کەلسوم سوڕەتی یاسین بێت یاسین نازانم وەڵی هاوکاریم کرد بۆ خۆیان دە سانیە دە سانیە خێرا خێرا سوورەتێک بڵێ مولک مولک بەخوا باسانی ناگاتەوە ملکی بۆ حساب کرد مولک یا یاسین خێرا وەڵی نازانم بەداخەوە ملکی بۆ نووسین زۆر مایەوە لەسەر خەت با هاوڕێیان ترگلیمان لێ نەکەن کەسمان لەگەڵ مەریوان ئەحمەد لە تاسڵوجە کاک مەریوان سڵاوی خوارد لەبێ وڵای خوار لێوەش زۆر سپاس کاک مەریوان کاک مەریوان جان وڵای خۆش لێوەش سەر هەردوو چاوم خوا سەلامەت بکە ئیشاڵڵا پرسیارەکەمان دەزانی بەڵێ بەڵێ باشە وەڵامەکەی چییە بەڵێ بەڵێ زۆر سوورەتی ملک سوورەتی مولک کاکە مولک نییە خێرا بیگۆڕە با یاسین بێ یاسین ئەوە یاسین بۆ تۆ نووسین خوا لەگەڵ بێ کاک مەریوان با من یەک ئاسانکاری کە بڵم چووکە لەوە چێ وردە وردە لە دوا پەیوەندیەکان نبین لە جووس سپاس کاکمەران لە جووسئی یەک تا جووسئی 23 نییە ئەو سوورەتە لە جووسئی یەک تا 23 نیە لە 23 تا سی ئەلێ ئەبووی بگەڕێن چێمان لەگەڵایە زۆر کار ئاسانیمان کرد ماڵ تاوابی خۆشتا هەر 15 سوورەتێک ماون کە تۆ تیان دێرین سڵێمان لە چوار قوڕنا خاتو دێرین سڵاوی خوا لێ سلام بێت علیکم عەلەیکم السەلام وەرەحمەت الله بێری دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس زۆر خاتو سپاس خاتو بێری سلام عزیز ئەزانی بێری یعنی چی؟ سوڕەتی ئیقرا ئەزانی بێری یعنی چی؟ بەڵێ یعنی چی؟ یعنی بێرکردنی حیوان باش یعنی چی؟ چه نەگەشتی؟ بێڵێرەوە بۆ کاک جەلال چۆن یعنی ئەڵێ ناوەکەت یعنی چی؟ بەمانای بێرکردن دێ بێرکردنی حیوان تێگەشتی؟ تێنەگەشتم کچێ ناگەی توزانم پێ دەڵێ باش
خاتو بێری وەڵامی پرسیارەکەمان نەزانی؟ سورة اقرأ. نە خێرا بیگۆڕە کاکە لە جوزئی عەمەیان نییە لجنس حمانية. نەخێر نییە لە 1 تا 23 نییە سورة كوثر. کەوسەر لە عەمەیە خوافیکە سەلامت بی یەک سوورەتی کە خێرا ناوێک هەبوو لە قەڵاتزیەوە تەلەفۆنی دەکرد هەمیشە فول والله نازل. بنووسم نازانم خێرا دادەبا یەک پەیوەندی کەش وەرگرین سورة واقعة. واقعە بۆ تۆ ئەنووسین بس خوبه. سپاس خاتو بێری چاو خاتو بێری خال لەگەڵ زین پەیوەندیەکی دیکەمان لەگەڵا لەکوێوەیە کاکدانە وەڵاهی جارە نەگەیشتۆ پێم زۆر باشە تاپەن زۆر سیر بوو لەوەی کە لەم پرسیارەدا هێندە وەڵامەکان ینی یەک کەس تاسە وەڵامی ڕاستی زانیوە بەداخەوە بزانم لە چەماڵەوە ئاسانە غەمگین علیمان لەگەڵایە دەچینەوە چەمچەماڵ لەبەری لە بەردەسمانەی ئاسانە طبعاً دەچینە چەند سواڵی خاتو غەمگین سڵاوی خوا لەبێت ئەم کاتت باش بۆی وایە کە وەڵامی ڕاستت پێ بێت زۆر ئاسانمان خی گەورە لە خۆت سەجەم کارمەدان زۆر سپاس وەڵامی ڕاستت لایە ئامی ڕاست سورەتی ملکە مولەتی سورەتی ملک دڵنیایت نازانم باش من دڵنیا سورەتی ملک مولک نییە دادەکەی من بیگۆڕە خێرا یەک سوورەتی کەم پێ بڵێ سورەتی ملکە یان ئاەتە کورسی یان ئاسانکاری پێ نییە ئێوە نیە ئەڵم مولک نییەوە ئاسانکاری خێرا جزئی دووە لە جزئی 28 یا 27 29 لە جوزئی 29یە سورەتی ئیخلاص نییە ئیخلاص لە جزئی تەبارەکە بەڵام تەبارەک خۆی ئەوە ئیخلاص بۆ تۆ نووسی خوارد لەگەڵ خۆی نییە خۆی ئەگەر ئێوە گوێ لە ئێمە بگرین زۆر ئاسانکاریەکەن دەڵێن لە عەمانێ ئیخلاص قل هو الله أحد لە آخر پەیوەندی وەرەگرین کەوتومانە لە جزئی تەبارەکە تەواوەتی ئاسانمان کرد ڕەک جوزئی تەبارەک چێمان لەگەڵایە زۆر باشە پەیوەندەکان بۆ ئەم سەعاتە بۆ ئەم کاتە بەسە پرسیارەکەشە گۆڕین دوایی ئێستا کاکجووەزە بڕگەی خوانی ڕەمەزانمان هەیە بەڵا بڕگەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کۆمپانیای کاشۆ پێم وایە خوانی بەیانی بۆ حازر کردوین شێفەکەمان با پێکەوە بینەری بین بە تایبەتی خانمان بۆ ئەم پارچەوە هەوڵ بدەن هیچ نەبێ ئەم خوانە حازر بکەن با پێکەوە بینەری بین خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کاشۆ لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. سڵاتان نەبێ خۆشەویستان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی میوانی کاشۆ دووبارە هاتینەوە خزمەتان. ئەڵلقەی ئەم جارەمان تایبەت ئەبێت بە ئامادەکردنی ژەمی بەیانیان کە ژەمی بەیانیان یەکێکە لەو ژەمە سەرەکیانەی کە پێویستە بۆ مرۆڤ و هەموو تاقە و زەی ڕۆژەکەی لێوە وەردەگرین. کارگەی کاشۆ بیری لەوە کردوتەوە کە لە بەرهەمەکان یا ژەمی بەیانیانیشی تیادا بێت لەگەڵم بن بۆ ئامادەکردنی ژەمی ئەمڕۆمان. خواردنی ئەمڕۆمان ئامادەکردنی شاورمەیە بە هێلکە، هێلکەڕۆن، هێلکەی کوڵاو لەگەڵ دروستکردنی بۆرەک بە پەنیر و گوێز، پەنیر و قاوە و دوو جۆر مرەباشمان هەیە کە یەکێکە لە بەرهەمەکانی کارگەی کاشۆ ئەمەوە لێرەوە ئاماژەیەکی پێ بکەم مرەبای خورما و گێزەر و گوێز کە تام و بۆنێکی زۆر خۆشی هەیە و زۆر تایبەتە لەگەڵ مرەبای گێزەر مرەبایەکی جوان و بۆنخۆش و بەتامە کە ئەمە کارگەی کاشۆ بەرهەمی ئەهێنێ و لەلایەن خاتوونێکی زۆر بە ئەزمون و دەزڕنگین و بەتوانە خاتو بەهرە سەرپەرشتی ئەکا لە بەرهەمهێنانە من لە ژەمی ئەمڕۆیە ئەم بەرهەمانی تیادا بەکار ئەهێنم لەگەڵم بن بۆ ئامادەکردنی خۆشەویستانم بۆ ئامادەکردنی شاورمەی هێلکەکە پێویست ئەکات ئێمە هێلکەکە سوور بکەینەوە من لێرە بۆ سوورکردنەوەی هێلکەکە زەیتی کاشۆ بەکار ئەهێنم زەیتی گوێسهند کە یەکێکە لە بەرهەمە خۆماڵەکانی کارگەی کاشۆ سوودی زۆر زۆرە بۆ تەندروستی دڵ و مێشک زۆر زۆر باشە و هەروەها بۆ کردداری هەرسکردن زۆر باشە و لەگەڵ هەموو ئەمانەشە بۆ بابەتی جوانکاری بەکار دەهێنرێت بۆ قژ و بۆ ڕیشی پیاوان بەکار ئەهێنرێت و زانیاریەکی تریش لەسەر زەیتی
سروشتی گوێسند ئەوەیە کاگەر بێت و بەیانیان دوو کەوچکی لێ بخورێتەوە پێشنان بۆ ئەو کەسانی کە نەخۆشییان لەگەڵایە نەخۆشی شێرپەنجە هەموو خانە شێرپەنجەیەکان لەناو ئەبات لە هەمان کاتە ئێمە ئەتوانین بۆ خواردنەکەمان بەکاری بێنین. بۆ سوورکردنەوەی بۆرەکەکەمان من زەیتی گوڵە ڕۆژەی کاشۆ بەکار ئەهێنم کەەوە زەیتێکی 100% سروشتیە تاموبۆنێکی خۆشی هەیە بە دڵنیاییەوە ئەتوانی بەکاری بێنی چونکە ئەم بۆرەکە سوور ئەکرێتەوە لەوەی زۆر کەسە بێ نەتوانێشتی سوورۆکرا بخوا بەڵام ئەگەر بێت و ئێمە ئەم زەیتە بەکار بێنین هیچ زیانێکی نییە بەڵکو بگرە زۆر ئیسفادەی لێ ئەەکەین لە زۆربەی خواردنەکانە کە من ئامادەی ئەەکەم ئەم زەیتە بەکار ئەهێنم تۆشەتوانی بۆ دڵنیایی زیاتر بەکاری بێنیت و تاقی بکەیتەوە. ئێستا هێلکەکەمان سوور کردوێتەوە دەست ئەەکەین بە پێچانەوەی شاورمەکە هێلکەکەمان بەم شێوازە ورد کردو و سوورمان کردوێتەوە هێلکەی تێ ئەەکەین لەگەڵ پەنیری پیتزا. ئێستا شاورمەکەمان پێچاوەتەوە ئامادەمان کردووە دەست ئەەکەین بە پێچانەوەی بۆرەکەکە لەبەر ئەوەی بۆرەکەکە کاتی زیاتری ئەوێ بۆ پێچانەوە سوورکردنەوەکەی پێکەوە سووری ئەەکەینەوە بۆ ئەوەی سارد نەبێتەوە. ئێستا دەست ئەەکەین بە پێچانەوەی بۆرەکەکەمان نانەکەمان حازرە ئەم نانانە لە مارکێتەکانە هەیە بە سێ شێوە ئامادەی ئەەکەین بە قاوە و گوێز بە پەنیر و گوێز لەگەڵ مرەبای خورما و مرەبای گێزەر کە هەردووکی بەرهەمی کاشۆیە و خۆماڵیە تاموبۆنێکی خۆشی هەیە. خۆشەویستانم خواردنی ئەمڕۆشمان پێشکەشکردن کە پێک هاتبوو لە شاورمەی هێلکە، هێلکە وڕۆن، بۆرەک، هێلکەی کوڵاو، مرەبای گێزەر، مرەبای خورما کە لە بەرهەمە سروشتەکانی کارگەی کاشۆن و هێلکە کوڵاوەکەمان من لێرە زەیتی زەیتونی کارگەی کاشۆی بۆ بەکار ئەهێنم کە زەیتێکی سروشتیە تاموبۆنێکی خۆش ئەیا بۆ هێلکەیە یەکێکە لەو جۆرە زەیتانین کە زۆر زاورە و بە زەیتی ئاڵتونینەوە ئەبرێ بۆ جسمی ئینسان لەگەڵ خواردنی بەیانیانە هەر زۆر تایبەتترە ئەکەین بە هێلکەکەمانەوە زۆر خۆشە تاموبۆنێکی خۆشی پێ ئەات. خۆشەویستانم کۆتاییمان هێنا بە بەرنامەی ئەم جاری میوانی کاشۆ کە ژەمێکی بەیانیانم بۆ ئامادە کرده بوون لەگەڵ بەرهەمە سروشتیەکانی کاشۆ هیوادارم ێوەش بتوانن ئەم بەرهەمانە بەکاربێنن لەگەڵ کاشۆ زۆر تەندروست بژی باش بژی دڵنیا بژی ئیسفادەی زۆری لێ ئەەکەن تاموچێژێکی زۆر تایبەت بە خواردنەکانتان ئەیات هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. بەڵازیزدان سپاس بۆ کۆمپانیای کاشۆ بۆ ئامادەکردنی ئەم بەرنمەیە و ئەم ڕگەیە وەروەها سپاس بۆ و خاتونی کە خوانی ڕەمەزانی پێشکەش کردین. بەڵازیزان ناوبڕێکی کورد وەردەگرین و لە تەوەری سەرەکی بەرنمەکەماندا پێتان دەگەینەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کاری دۆفینسی باشترین جۆری کاری هێندیە. بە بەکارهێنانی کاری دۆفینسی تاموچێژی خواردنەکانت بەتامترکە. کاری چەندین سوودی تەندروستی هەیە. دەوڵەمەندە بە مادەی دژە ئۆکسان و بەرگری دەکات لە شێرپەنجە بە سوودە بۆ کۆئەندامی هەرس. کاری دۆفینسی دەوڵەمەندە بە کانزاکانی وەک کالسیۆم و مەگنیسیۆم هەروەها ڤیتامین ئا، ئی، سی و بی تێدایە. کاری دۆفینسی بە کێشی 200 گرامی ئێستا لە بازاڕەکان بەردەستە لە پێناو تامێکی خۆش و
خواردنێکی تەندروست کاری دۆڵفینسی بەکاربێنە. دۆڵفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. دایکم سەرمایی گرنگی ژیانی منە. بۆ پاراستنی تەندروستی خۆمان زەیتی سروشتی کاشۆ بەکارێنین. لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. سورپرایزێکی گەورم بۆ ئامادەکردوون. ئەمڕۆ هایپەرمارکەتی سەفرەتان پێ ناسێنم. هەموو پێداویستیانەی ڕۆژانە لە ماڵەکەدا بەکاری دێنی لە خواردن و پێداویستیەکانی دیتر لە هایپەرمارکەتی سەفرە بەردەستن بە باشترین کوالیتی و گونجاوترین نرخ. ناونیشان سلێمانی بەرانان بەرامبەر مزگەوتی شێخ فەرید. نوشی گیاتان بێ. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵە بەڕێزان دووبارە سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێت لە کات و ساتە پیرۆزەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزین. بەداخەوە نیوەی ڕەمەزانمان تەواو کرد، ئەوەی کە ئێستا لە مزگەوتەکان ئەلوەداع کرێت، وردە وردە بەرەو کۆتایی ئەڕۆین. چەند شەوێکی ترەگەینە خزمەتشەوە بەرز و پیرۆز و گەورەکان کە ئەوانیش شەوانی قەدرە. ڕەمەزان لە ئەوڵ تا ئاخری کۆمەڵێک وێستگە و کۆمەڵێک ڕوودا و کۆمەڵێک بابەتی گرنگی لە خۆ گرتووە. سبەینێ کە هەفتەهەم ڕۆژی ڕەمەزانە یادی باڵین ڕووداوێک ئەکەینەوە کە سەرکەوتنی موسڵمانانی تیا بەدەست هاتووە بە قیادەیی بە سەرکردایەتی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت. ئەویش جەنگی بەدرە. ئێمە ئەم شەو بە شێوازی کلاسیکی باز لە جەنگی بەدر ناکەین. بەڵێ لە خزمەت میوانە خۆشەویستەکەمان کورتەیەک باسی بەدرەکەین، بەڵام لە بەدرا سەرکەوتن هەبووە. چۆن ئەم سەرکەوتنە مسلمان بێقۆزێتەوە لەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەتایبەت سەرکەوێ بەسەر نەفسیە، بەسەر شەیطانە، بەسەر ئەو کردەوە خراپ و ئەو لەمپەرانی کە دێنە بەردەمی. ئەم تەوەرەیە گفتوگۆەکەین، گەنگەشە ئەەکەین، قسە و باسی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز جەنابی مامۆستا یوسف حوسەین بانخواست کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە. مامۆستا بەخێر بێتی. خی گەورە سەربەرز و سەلامەتتان کات، دەستان خۆش بێ بۆ ئەم بابەتە و هەڵبژاردننی ئەم تەوەرە. خی گەورە سەربەرز و سەلامەتتان کات، بابەتەکەتان بابەتێکی هەستیارە و بەرنامەکەشتان بەرنامێکی پیرۆز و جوانە. ئینشاڵڵا لە قەدەری ڕەمەضان و لە ئاستی ڕەمەزانە و لە ئاستی جەنابیشتانە بێت. دەست مامۆستا ئەگەر بۆ دەست پێ بکەین بەدر چی ڕوویدا و ئەم جەنگە چییە و چۆن سەرکەوتن بوو و چی کرا و چی نەکرا و بە کورتی لە یەکتو تەقای ئاوا بەسەریایی. والله سەرەتا بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. دیارە جەنگی بەدر لە حاڵەتێکی زۆر لاوازی مسلمانانە ڕوویە کە مسلمانان بەو حاڵەتەی کە بیسراوە بێنراوە کە چۆن هیجرەتیان کرد بۆ مەدینە، لە مەدینەشە ئەو دوژمنانەی کە هەبوون، هەم منافقین، هەم مشریکین، هەم یەهود، کە وەکو خوای گەورە فەرمی هەمووی چاوەڕوانی ئەو بوون کە ئەم کەمەیە یاخود ئەم کەمینەیە
نەگاتە نەتیجە و بەرەو فەوتان بڕوە. لە حاڵەتی ئاواهیە تەوان بەڕاستی یەکێک لەو ئازایەتی قیادات ئەوەیە کە بتوانێت چۆن بڵێت مفاجعات یاخود شتێ بکە کە خۆی بسەلمێنێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام پێویستی بە خۆسەلماندن بوو. بەڵێ قەزێکە ئاوا بوو کە خوای گەورە پێغەمبەری ئاگادار کردەوە کە قافڵەیەکی موشریکین لە شامەوە دێت بەرەو مەککە کە ئەو قافڵەیە ئەبا سوفیان قیادەیەکە وەکو خوای گەورەش کە فەرمی وەتەوەدون ئەنە غەیرە ذاتی شەوکەتی تەکون لەکم غەیرە ذاتی شەوکەتی تەکون لەکم یعنی حەستانە کرد ئەو قافڵەیە بە نسیبتان بێ نەک ئەم شەڕە قورسە. بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام خۆ ئامادەکردنێکی تەواویش نا کێ پێی کرا وەرن با بچین بۆ ئەو قافڵەیە. ئەغڵەبیشی مهاجرین بوون کە بەرەو ئەوێ ڕۆشتن کە ڕۆشتن گەیشتنە نزیکی بەدر وتیان قافڵەکەیان لە دەست دەرچووە بەڵام با سوفیانیش کابرایەکی محەنەک و زیرەک بوو لەو ڕێگایەوە نەهاو کە ئەبوا لێو بڕۆشتایە لە ڕێگایەکەوە ڕۆشت بەڵام هەر عاقڵانە جوابی نار بۆ مشتریکینی مەکە کە کاکە فریاکەون ئەگەر ئێوە فریانەکەون و نێن بەهانە ئەم قافڵەیە و قافڵەکە فەوتاوە. طبعاً مسلمانان کە هیجرەتیان کردووە هەمویان لەدەستدا بوو هەچی ئەو ئیمکانیاتە هەبوو شتێکی باش بوو ئەوە دەستیان بکەوتە ئەو قافڵەیە لە ڕووی مادی لە ڕووی مادیەوە. ئەنجا قەزەی معنەوەیەکە قەزەی معنەوەیەکە ئەوێ بجێڕێنەوە بۆ خوا بۆ چونکە خوای گەورە جاری وایە تۆ حەزت لە شتێکە بەڵام نە ئەگەر تۆ گەورەترین حکمت ئەوەیە کە ئەگەر تۆ لەگەڵ خوابی خوا ئەوەی کە بۆ داانێ ئەوە بۆ تۆ باشە. ئەوە زۆر گرنگە ئەم نقطەیە کە لە بەدرە ئەمە دەرکەوت. بەڵام ئەوسا پێشوی بچتە ناوەوە بمبورە دەمەوێت بزانم بەرابەری شەڕەکە چۆن بوو ڕێژەی کافر. ئاجام پێناڵە بۆیە سەرەتاوتم مسلمانان ئەو خۆکەوتنەوە و خۆ ئامادەکردنیان نەبوو بە حسابی خوا نەچون بۆ قافڵەکە نەئەچون بۆ شەڕ. بەڵە 300 و ئەوەنە کەس کە هاتنە دەرەوە بۆی کە قافڵەکە دەستکەوێت قافڵەکە نەبوو جێشیش هاتبوو گەیشتبوون ئەو ئاستەی کە بڵێن ئیتر بەیەک بگەن نەئەکرا ئیتر سەحب بکەنەوە مسلمانان و مشریکینی مەکەش بە تایبەتی کە ئەبا جەهل و ئەوانە هاتبوون و هێز و قوتێکیان لەگەڵ خۆیانە هێنابوو هەچی ئەسبابی تەڕەف و خۆشی هەیە هێنابوویان وتیان کاکە ئەبا سوفیان عاقڵانە وتیان وتی بگەڕێنەوە ئێمە ڕزگارمان بووە بە ئەم شەڕە تووشمان نەبێ. بەڵام ئەبا جەهل و ئەوانی ترکاهی بووتیان نەخێر هەرە بێ تازە بچینە بەدر لە بەدر ئەبێ چەند شەو بمێنینەوە هەر شەوەی ئیتر بەحسابەوەی کە پێما بکرێت لە خۆشی و هەڵ بڵێن ئەو بابەتانی کە لە جەهالەتە هەبووە بیکەین. بەڵێ لەم کاتەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەیزانی شەڕێکی نابەرابەرە چونکە دوایی کە پرسیاری کرد یەکێکانی گرد یاخود کابرایەکی گرد کە چۆن چۆنیە هەر هیچیشی ناوت بەڵام پرسیاری لە کرد چەند وشتر سەرە بڕن وتی 9 بۆ 10 دیکابێ ئەم جێشە نزیکەی 900 بۆ 1000 کەسە ئەمان 300 کەسن ئەوانش 900 کەس. جا ئەلم کاتەیە مسلمانان هەمووی بە حەقەت ترسیان لێ نیشت. بۆیە دوو بابەتی زۆر گرنگ هەیە لە کە لە ڕەمەزانی شەڕۆدا کە دینە سەری یەکەم هێزی خەیر کە بابەتی مەلایکەتەیە لەگەڵ هێزی شەڕ کە شەیتانە لەمەیە دەوریان هەبووە کە خوای گەورە چۆن توانیوەتی ئەم هێزی شەڕە بەو شێوازی لێ بکە و ئێو هێزی خۆش کە یارمەتی مسلمانان بە. بەڵێ طبعاً گەورەترین هۆکار سەرکەوتنی مسلمانان ئیخلاص بووە بەڵام مەشورەتی پێغەمبەری خوش بوو عەلەیهی سەڵاتو وەسەلام. یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە ئینسان باسی لەکە مەشورەتەوە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ناو بەدرا لە شوێنێکە ما بوانێ سەحابەیەک جا سەحابە کە خەڵک ئەڵێ بە فەهمی سەحابە منیش ئەڵێم بە فەهمی سەحابە بەڵام ئاوا لێ حاڵی بین زانیوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە هەندێک کاتا قیادەی شەڕ بووە نەک پێغەمبەری خوا بووە وتوێتی ئەمە وەحیە یان ئیجتیهادە وتوی ئیجتیهادە دەوتی ئەمەگەر ئیجتیهادە وا نەکەی چاکە بڕۆ ئالوێ باشە ئەوە بکەین و ئەم بیرانە هەمووی بڕکەینەوە یەک بیر بمێنێتەوە بۆی کە ئەو حاڵەتە بتوانین بکەین. والحاصل قەزەی شەڕەکە خوای گەورە خۆی دیاری کردووە چونکە وەکو ئیشارەتم کرد خوای گەورە فەرمووە وەتەوەدون ئەنە غەیرە ذاتی شەوکەتی تەکون لەکم بەڵام خوای گەورە فەرمی من ئەمەوێ کارێکی تر بکەم لیوحق الحق ویبطل الباطل. بەڵێ خوای گەورە شوێنەکەی بۆ دیاریکردن کاتەکەشی بۆ ڕێخستن ئەنجا ئایا مسلمانان چیان کرد؟ مسلمانان تەمان
ئەسبابی دنیاییان هەر ئەوەنە بەدەستەوەی کە هەیە چەکێکی کەمیان بەدەستەوەیە و هێزی کەمیان بەدەستەوەیە بەڵام کۆمەڵێک وەکوی شارت من کۆمەڵێک فاکتەری زۆر بەقەوتیان بەدەستەوەی کەمیان پاڵپشتی خوا دووەمیان ئیخلاس کە ئەمانە هەمووی لە ڕەمەزانە هەن بۆ معلوماتتان یعنی ڕەمەزان هەمووی ئەم دەرسانن ئیخلاس گەورەترین یعنی هێز کە تۆ هەتە کە دروستیەکەیت لە ڕەمەزانە ئیخلاسە بۆ خوابوونە چکار ڕۆژوبوون غەیری خوا کەسی تر پێی نازانێ بۆیە خۆی گەورەش فەرمێ ڕۆژوئی منە منیش پاداشێ دەمەوە یەکەم هەنگاو ئەوە بڵین بەڕاستی ئیخلاس بوو کە ئەوان ئیخلاسی تەواویانە بۆ حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە پێغەمبەری خوا بووە کە زانیوێتی سەرکەوتنی بۆ دێت بەڵام ئەو شەوە نەخەوتووە دەستی ئەوەنە بەرز کردووەتەوە کە خوایە جا دوعایەکی زۆر کاریگەرەکات ئەفەرمێ ئەگەر ئەم جەماعەتە لە ناو بەریت ئیتر تۆ ناپەسرێ لەسەر زەویە بەڕاستی زۆر جارە ئینسان دوعا شوێنی خۆی جێگای خۆی لە جێگای خۆیان بکرێ پێغەمبەر خۆ عەلەیهی سەڵات وسەلام دینەی خوایە بۆ وا فەرمێ چونکە ئەزانێت چەند ساڵە ئەم مەجموعەی پەروەردە کردووە ئەم فەرمێت تەمەنێکی ناتوانێت ئەو تەمەنە دروست کات و تازە و خەڵکە دروست کاتەوە هەرچەندی خوایە خوای گەورە خۆی ئەیپارێزێ بەڵێ شەڕەکە لە شەڕەکەیە ئەمە حکمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیرادەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیرادەی پەروەردگار پاشان هێز و ئیرادەی موسڵمانان چونکە موسڵمانان لەویا خۆ ئەیانتوانی سەحە بکەن یاخود ئەیانتوانی ئەم شەڕە نەکەن بەڵام حاڵەتێک هاتوتە پێشەوە کە پێویستە کات جا ئەمە ئینسانە بێ وریا بێ جاری وایە شتێک دێتە پێشەوە لەوەچێ لە قودرەت و ئیرادەی تۆش نەبێ بەڵام مادام خوای گەورە بڕیاری بۆ دایی ئەنجامی بدە بەڵام پاڵپشت بەخوا ئەمە خاڵەکەی زۆر گرنگە دیارە الحەمدوللا شەڕەکە بڵین کارمان پێوەنیە کە لە 2 هیجریە حادیسەی ئەم حادیثەی ڕوویا و ئەم حادیسەی گەورەی ڕوویدا دیارە لە حەڤەی ڕەمەضانیشە کە سبەینیە خوای گەورە ئینشاءڵڵا هەموو لایەک بەو شێوازە کە موسڵمانان سەرکەوتن خوای گەورە سەریان خا ئینشاءڵڵا تەعالا ئەمە بڵین بابەتێکە کە ئەگەر بڵین بتوانین بچینە سەر خۆناغی مامۆستا ینی باست لە دوعا کرد جگەلەوەی باست لە دڵسۆزی کرد ئیخلاس کرد و ینی تەنها پشت بەستنیش بەخوای گەورە باست لەوە کرد کە خودی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەست بەرزەکاتەوە و وەک لە ڕیوایەتەکانە هەیە ئەو عەبایی بەسەر شانێوێتی ئەکەوێتە خوارەوە حضوری دوعا لێرەوە منەوێت لەسەر دوعا قسەمان بۆ بکەی لە مانگی ڕەمەزانە دەستت خۆش بێ بەڕاستی من ئەم یەک دوو بابەتی کە هەیە ئینشاءڵڵا هەڵێگرین بۆ کۆتایی بەڵام دوعا و پاڕانەوە دوعا و پاڕانەوە لە ڕەمەزانە باشترین ئامادەبوونی هەیە بۆ چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام بۆ ڕۆژوان دوعایەک هەیە کە ڕەت نابێتەوە لە کاتی ئیفطارە بۆیە پێویستەکە ئێمە پەلە نەکەین ڕەمەزان کاتی تەحەولە کاتی گۆڕانکاریە کاتی تەغییرە کاتی ئەوە نییە کاتی ئیسراحەت و ئەم عادەتانەی کە تۆ پێش ڕەمەزان بێ بگۆڕی ئەبێ کات و بەرنامەیە داڕێژیت بۆ دوعاکانت بۆ قورئان خوێندنت هۆ قورئان ئەغلەبی دوعایە بڕۆ سیر کە زەکەریا دوعای تایبەتی خۆی بووە نوح دوعای تایبەتی خۆی بووە ئادەم دوعای تایبەتی خۆی بووە موسا دوعای تایبەتی خۆی هەبووە ئەمانە هەمووی کە دوعای تایبەتی خۆیان هەبووە تۆش پێویستەکە لە ڕەمەزانە تەمەن ڕەمەزان وەکو مەدرسەوایە ئەگەر ئێستا من لە زانکۆ دەرچوو بم پێم بڵێن بچنەوە بچۆرەوە بۆ 4 زانکۆش قبوڵم نییە بۆ چکڵم تازە من قۆناغێکم تێپەڕانێ پێویستەکە ئێمەش ئەم ڕەمەزانەی کە بەسەرمانە تێپەڕێ قۆناغ بێ قۆناغەکانی ژیانمان تێپەڕان بێ قۆناغێکی ڕەمەزان کە تێپەڕی پێویست ئەکات تۆ تەحەولێکی تەواو کرده بێ بۆیە لە هەر ڕەمەزانەکە پێویستەکە دوعایەکەت هەبێ پارانەوەیەکەت هەبێ بۆ خۆت بۆ دوعای یونس پێغەمبەر بکە عەلا نەبینا عەلەیهی سەڵات وسەلام کە خۆی گەورە فەرمێ نجيناه من الغم وكذلك ننجي المؤمنين نخر دعاء آدم باوكمان كخواي جورا فرمي نجات معنا لا رزقار ما كر ياخذ باك ما كر ياخذ واما ليكر كلا أو تاوانا رزقاري به ياخذ دعاء موسى على نبينا عليه الصلاة والسلام كافر ربي إني لما أنزلت إلي من خير فقير دعاء بۆ بابەتێکی ترکە گرنگە بۆیە دوعا حضوری تایبەتی هەیە لە ڕەمەزانە پێویستەکە لە ڕەمەزانە تۆ دوعای تایبەتی هەبێ لە ئیفطارە دوعای تایبەتی هەبێ لە شەونێژەکانە دوعای تایبەتی هەبێ لە هەر بابەتێ لەو بابەتانە دوعای تایبەتی هەبێ زۆر باشە مامۆستا ئێستا لە ناو مانگی پیرۆزی ڕەمەزان دەین کەواتە ئایا دوعا ئێستا زۆر جار دوعاکان هەندێکیان بۆ وەرگرتنە باشە بۆ مۆزوعی سەرکەوتن
چه جۆرە دوعای بکرێت لە مانگی پیرۆزی ڕەمەزانیش ئایا جگە لە دوعا سەرکەوتن چیتری پێویستە بۆ نمونە ئەگەر بەراوردی بکەین بە بەدرەوە بەدر جێیشێک بووە ڕوو بە ڕوو وەستاونەتەوە بە پشتیوانی دوعاوە و هێزە خەیری کە هەبووە کەمینەیەک سەرکەوتون بەسەر زۆرینەکە حەق سەرکەوتووە بەسەر باتڵە بەڵام خۆیسە لە جەبهەیانین ئێمە چۆن ئەم سەرکەوتنە لە ناو خۆمەنا بەرجەستە بکەین لە ناو ڕەمەزاندا بەرهەمەکەی ببینین ئەنجامەکەی ببینین بە تایبەتی چۆن تەلەبەیە کە چێتە سەر امتحان هەندێک دوعا هەیە دەیخوێنێ بۆ سەرکەوتنەکانی ئێمە ینی دوجار با پەڕاوێکی ینی چۆنڵی منهەجێک بۆ سەرکەوتنەکانی خۆمان هەمان بێ چۆنە منهەجە دروست بکەین بیدۆزینەوە هەیە چییە بەرامبەر نەفس شەیطان برایان مەسلەی دوعاوی کە جەناب دەفەرموویت دوعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بابی جێڕنووە بەدر بەس دوعای نەکردووە سەفەکانی ڕێخستووە ئیشکارەکانی کردووە شێوازەکانی تەرتیب کردووە ئەنجا خی گەورە ئەفەرمێت چی ئذ تستغيثون ربكم فاستجاب لكم أني ممدكم بألف من الملائكة مردفين جام باسی ئەم هێزەم ئەم دوو هێزە بکەم کە لە ڕەمەزانیش ئەم دوو هێزە هەیە هێزی خێر کە پێی وترێ مەلایکە ئەم هێزە حضوری تەواوی هەیە لە ڕەمەزانە کە حضوری تەواوی هەیە کە خی گەورە ئینا ئەنزەلناهو فی لەیلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها جبريل جاء تقواره خو بس إستانية يعني ملائكة كان حادثيك وقران كاريك عظيم أبي لكونه بطهاي معنا أقوري لكونه أما هذه خيرك توبي وسكات بحال بشتو سند بيه أيش بتشي بكردو شاكا كانت ببرنامج دارشند أما يك دو هذا الشركش كبيغمري خواه عليه الصلاة والسلام أبسريته هل لنا وبدرة أفرمت شي خواه يقول أفرمت وينزل عليكم من السماء ماء ليطهركم ويذهب عنكم رجز الشيطان شيطان حضوري هي ويش لنا وبدرة الشيطان حضوري هي خواه يقول بلا أسمانه وباران من بو باريني بو قاتشان دامزرابه أو بيسي كالشيطانش طبعا الشيطان بتوينه يشتكي ناديارة يشتكي حضوري برجستينية حضوري معنوية حضوري معنوي أو هيك إنسان تخوف ترس ناأميدي أو بابتانا كبي أو ترسك ياخد حالتك نفسي كإنسان نتواني إقدام كات أمانات بودروزك بوي بيغمري عليه الصلاة والسلام للرمضان الشيطان كان يا مراد الشيطان أبسرينوا كابتو أمدو هذي شر بسراوتوا هذي خيرش آماده بو استعداد بو هاوكاري كدنيتو أما بتواني ببيت ماي أو كدعاء كانش جراية أنجا دعاء كي تايبتي هبيت بلا دعاء تايبتي هي قرسي كيد لكاتك كطالوت فلما فصل طالوت بالجنود قال شيء ربنا ثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين ثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين خوايا قاس ما دام زراوكا خلا بدش خوايا قرفن ويثبت به الأقدام وانصرنا على القوم الكافرين خوايا سر ما خيبة سر قومي كافران ده بلام بر لها مشتك أي بسر خوتها سر كبيت بسر أم نفسي خوتها سر كبيت بسر أم حالتا ناد تندرستي كإستا رمضان مفروضة حالتا ناد تندرستا كان ما انشاك به كورده هو كاركان خوي أمتي إسلامي بيوسكا ببيته هو كاري قران كاري بس بداخل وقران كاري لسر إيه مكراوة نقبتواني بينا قران كاري چونکە لە خۆمانەوە ئاەتەکە فەرمێ دەستمان پێ نەکردو مامۆستا ئەگەر ئاماژە بکەین بە وانەیەکی تر لەوانە گەورەکان و لە ئەو دەرسانەی کە لە بەدرا هەیە جگە لەوانی باست کرد چی کەمان هەیە گەورەترین وانە ئیخلاسە خوامەبەست بوون دڵنیا بە خوامەبەست بوون عادەتەکانیشت بۆ کا بە عیبادەت دڵنیا بە ئەلئیخلاس بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمێ خوای گەورە فەرمێ الصوم لي وأنا أجزي به بۆچی وایە چونکە ئیخلاسی تەواوی تایە خوامەبەستبوونی تەواوی تایە لە ڕۆژ نوێژە احتیمالەکات زەکاتە احتیمالەکە حەج احتیمالەکە بەڵام ڕۆژوونە لە بەدریشە گەورەترین بابەت کە خوای گەورە هۆکارەکەی سەرخستنم ئیخلاس بوو تەواو خۆیانێک لای کردبەوە هیچ مەبەستێکی دنیاییشان نەبوو يعني حتى أو غنيمتاني كجيراشن دعاء في غمر عليه الصلاة والسلام بيوتن كويكن وإجنا أوانش الناويست بوي إخلاص وخام بزبون لبدرة ولا رمضانشة قولتين فاكترة بو قران كاري بو شاكسازي ومعلومات يعني أما بابته بحقتي يعني
حدەسێکی گەورەیە ینی بەدر پێویستەکە وەقفەیە بکرێت چونکە دوای ئەو شەوکە و عەزیمەتە و ئیرادەی کە سەرکەوت بەسەر ئەو هێزە شەڕەنگێزە یاخود ئەو هێزەی کە عەرەب هەمووی لێ ئەترسا کە عەرەب هەر هەمووی حسابیان بۆ کرد کە ئەیان و قوڕش بوون بە سیادەی عەرەب کە ئەم کەمینەیە یاخود ئەو خەڵکە ڕەش و ڕوتە سەرکەوتن ئیتر لە جەزیرەی عەرەبیە دەنگایەوە و توانیان هێزێکی زۆر باشیان هەبوو بەڵام ئەم حاڵەتەش لە ئوحدا بابەتێکی تریان بۆ دروست بۆ چکە ئەوەی بۆ تێگەیشتن ینی بەڕاستی تێگەیشتنیەکەی بلۆم بابەتان زۆر باشە ئیخلاس بوون لەوەی کە بەتەنها بۆ خوابێ کاتە تۆ نابێت چاوەڕێی دەستکەوتی دنیایی بکەیت بەڵام لە هەمان کاتە ڕەنگە باجی دنیایی بدەیت وانە چکە هەر بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله ئازیزترین کەسی خۆی لە دەستدا لە بەدرا من دەمەوێت بزانم ئایا ئێمە لە ناو ناخی خۆمانە کات دەمانەوێت ئیخلاسیەتی خۆمان بەدەرخین بۆ خوای پەروەردگار دەکرێت لەوەی کە نیازمان هەیە لە دوعایەکی ئاسایی و ژیانێکی ئاسایی ئەکرێت چاوەڕێ بکەین بێ باشدان بێت یاخود دەبێت نەبێ غروری خۆمان بشکێنین لە نەفسی خۆمان براجان من حەزەکەم یەک شتەیە ڕاستی کەمەوە ئیخلاسیەت معنەیەوە نییە واز لە دنیا بێنی ئەگەدار بن دنیا بابەتێکە کە خەڵک لەوە ئەچێ غەڵەت حاڵی بوو بێ جارێکەکەم بە یەک شت هەیە ڕاستکردن پێغەمبەری خوا فەقیر نەبووە پێغەمبەری خوا دەوڵەمەند بووە حەزەکەم بیزانن با لە خەڵک حاڵی بێ پێغەمبەری خوا حەزی کردوکو بە فەقیر بژی هینا دەوڵەمەند بووە یعنی لە فەقیریە بەردی لەسکی نەبەستووە من ئەویان نازانم بەڵام پێغەمبەری خوا فەقیر نەبووە پێغەمبەری خوا لە یەک کاتا 600 سەر حەیوانی بەدەستی خۆی کردو بە قوربانی لە پارەی خۆی ئەو بۆی جەنابتان بیزانن ئینسان حەزکا وەکو فەقیر بژی بابەتێکە و فەقیر بێ بابەتێکی ترە حەزکەی دنیا بەکەمگرتن هەیە لە ئیسلام ئەینا وازێنان و تەرکە دنیا نییە قل من حرم زينة الله التي أخرجه لعباده والطيبات من الرزق قل هي للذين آمنوا خالصة يوم القيامة بوي الدنيا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة قد نابيني بيغمبري خو عليه الصلاة والسلام أما خالق كتر خوام بزبون بباجدان دڵنیا بنیە چکە تۆگەر بتەوێت خواد مەبەست بێ دڵنیا بە ئەبێ هەندێ بابەت هێواز لێ بێنی هەرچەند خۆی ئەگەر بێنە باری حەقیقەت کە تۆ قیادەیەکە بوو کەسێک هەبوو لەسەرەوە پێویستە کات تۆ ئەم خەڵکە هەڵسەنگاندنی بۆ بکرێ ناکرێ خەڵکێک پڕ بێ و خەڵکێک قڕ پێویستە کات ئەم حاڵەتە بووین بێت بەڵام خۆ لە زەمەنی پێغەمبەری خواشە عەلەیهی سەڵاتو وسەلام ئەسحابی سوفە هەبووە و عەبدوڕەحمانی کوڕی عەوفیش هەبووە بەڵام کەسیان نەبووە کەسێکیان بەسەر کەسێکیان نەزاڵ بێ یان پێغەمبەری خوا چینێ بگرێت و چینێ گواز لێ بێنێ ئیخلاس واتە تۆ هەچی ئەو بابەتانەی کە پێی ئەوترێ بۆ دنیاش و بۆ قیامەتیش بەس بۆ خوا بێ عیبادەتت بۆ خوا بێ هەستانت بۆ خوا بێ دانیشتنت بۆ خوا بێ حتا نان خواردن و ئەو بابەتانی ژیانشت بۆ خوا بێ نەگوازی لێ بێنی کە خۆی گەورە لە سوورەتی مزەمینە کە خۆی گەورە فەرمێ وتەبەتەل ئیلەیهی تەبتیلا تەبەتەل ئیلەیهی تەبتیلا یعنی چی یعنی با هەموو کاروبارەکانت بۆ خوا بێ و لەبەر خوا بێ زۆر باشە ئەگەر کاتمان مابێ زۆر باشە مامۆستا چۆن ئاماژەیەکی شت پێ کرد جەنابەت فەرموود لە دوای بەدر حود ئەگەر باسیکەین و دانی پیابێنین فەلەن شکست ڕوویدا دڵنیا بەخۆ ئەکرێ ئەمە بەسینەوە بە ڕەمەزانەوە سەرکەوتنەکانمان بە قورئان خوێندن و دوعاکان و شەو نوێژەکانمان و سەدەقەکردنمان و ئەو شتە باشانەی کە بەهۆی ئەوەی کە بابی شەڕداخرا و بابی خێر لەسەر پشتە و بتوانین وا لە نەفسمان بکەین هاوکار بێ لەگەڵمانە کە سەرکەوتنەکان تۆمارکەین ئەکرێ ئەم سەرکەوتنانە ئەگەر نەپارێزین وەکو ئوحود کە لە دوای بەدرێت دووبارە دوای ڕەمەزان خوا نەخواستە تووشی شکست ببینەوە دەست خۆش بە من بشارەتم بۆ قسەیەکی وتم ڕەمەزان پێویستە کات قۆناغ بێ بۆ بەرەو سەرتر چکە قۆناغ بەرەو سەر بڕۆیت شارەتی ڕەمەزان تەحەوولە گۆڕانکاریە بەس گۆڕانکاری بەرەو چاکە نەک ئێستا کابرا خەریکی ئەنتەرنێتە خەریکی مۆبایلە ناخەوێت کە ناخەوێت بۆچی ناخەوی خۆ بۆ ناخەوێت کە خەریکی عیبادت بێ بۆ ناخەوێت کە خەریکی کۆمەڵە بابەتێک بێ کە شەیطان عاقلانە تەمەن
بەڵێ شەیتانە بەسرێتەوە بەڵام شەیتانەوە نەداماو نییە ئێستا ئێمە لای خۆمانڵەن پلانی 1 ساڵ و 2 ساڵ و چی شەیتان عقلانە پلانێکی داناوە بۆی کە تۆ ئەوەنە ئاسان ئەم حاڵەتانە دەست نەخێت پلانی هەیە بێت تۆ تێبگەیت خۆ تۆ ئینسان کە خۆی توانیوێتی ئەم پلانانەی هەبێ ئەنی قابل لە شەیتان ئەوانەی نەبێ لە ئێمە کارامەترە بۆی شوکارەکەی خۆیان بۆیە بەڵێ دڵنیا بە ڕەمەزان پێویست دەکات کە تۆ لەگەڵ قورئانە ژیایت چکات تەوان احتیکاک لەگەڵ قورئانە ژیان لەگەڵ قورئانە زۆر حاڵەتێکی خۆشی بۆ دروست دەبێت من ئێستا الحەمدوللا تەراویحمان هەیە بڕۆ سێری بەس صفەتی ئەڕەحمان کە صفەتی ڕەحمانی خوا هەچی خوای گەورە دابێتی بە پێغەمبەرانیش بەهۆی ڕەحمەتەوە لە سوورەتی مەریەمە فەرمێ چی كخوي قرأ فرمي كافها يا عين صاد ذكر رحمة ربك عبده زكريا دعاء بو مريم هال الرحمة بو موسى فرمي الرحمة بو إبراهيم فرمي الرحمة جيانا قال أم حالتها بيوسكا دعاء رمضان بعكسوا لرمضان خير وخيرات بيوسكا بكري بحقت بو بيغمري خواه فرمي عليه الصلاة والسلام بانكري بانك على يا باغي الخير أقبل أي أويك تحزكي خير وشاك بكي خيراك ويا باغي الشر أقصر أويك خراباكي كمي كرو كرد كرو كبه بويا براسي رمضان أجر أو أهدافنا آمان جاني كرمضان خواهي قول ربو إيه ميديانا وكأفرمي لعلكم تتقون دوايج أفرمي ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم كدو أمدو أنا زور شمكي كي زور الناتو عين باسيكين أجر أمدو شمكا لنا رمضان التحقيق بو فبها ونعمة كوت دواي رمضان واشتكاني لذا دڵنیابە ڕەمەزان ئەو داوە ئەو بابەتانی کە پێویستەکە تحقیق نەبوو کە تحقیق نەبووە گلەی لە خۆت کە دوای ڕەمەزان نەتوانی و یاخود ناتوانرێ ئەو سەرکەوتنانی ڕەمەزان بەدەست بێنی زۆر باشە مامۆستا دەمەوێت واز لە کافر بێن چونکە کافر بەخوا ئەنجامەکەی خۆی ڕوونەوە زانێت چیەکە و دەرەنجامەکەی چۆن خۆ باسی کافرانە باسی مسلمان بکەین لەم پرسیارەمەدا ئێمەی مسلمان ئێمەی کۆمەڵ گروپ مەبەستم ئەوانی کە دەیانێت بەکاری پێکەوەی لە ئیسلام و بانخوازەکان هەمومان بکەین چۆن باشترین عیبرەت لە ئێستادا و لەم بارودۆخی کە مسلمان تێکەوتووە لە جەنگی بەدر وەرگرین لە گەورە بۆ بچووک لە ئەو سەرکردەوە بۆ جوندیەک لە جوندیەکان لە ناو خۆیانە لە خەڵکی ئاسایی لە ژن و مناڵ هەموومانە چۆن عیبرەت لە جەنگی بەدر وەربگرین وەڵڵاهی برایگیان مەسەلەی پند و ئامۆژگاری لە هەم لە جەنگی بەدر هەم لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بتوێت نەتوێت هەموو کەس دەتوانێت پەندی لێ وەرگێ چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری پیاو بووە پێغەمبەری ئافرەتیش بووە پێغەمبەری مناڵیش بووە پێغەمبەری قائید بووە پێغەمبەری فەقیر بووە پێغەمبەری دەوڵەمەند بووە پێغەمبەری کاسب بووە پێغەمبەری هەمووی بووە بۆ چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە ئاکارەکانی پێویستەکات جێبەجێکەین ئەنجاوەی کە جەناب باسێکە ئەو نوقتەیە بتوێت نەتەوێت یەک ریزی مسلمانان ئەبێتە هۆکاری سەرکەوتنمان بتوێت نەتەوێت دڵسافی و دڵپاکی قیادە لەگەڵ قەواعیدە دڵسافی و دڵپاکی قیادە لەگەڵ قەواعیدە دڵسۆزی و چاکسازی قەواعید لەگەڵ قیادەیە ئەتوانێت زۆر شت هەیە بیکە پاشان ئەتوانین بڵین ناتوانین فکرەکان هەمووی یەک خەین چونکە بتوێت نەتەوێت فکر و بۆچوون و ئاڕا جیاوازە حتا بڕۆی بۆ بازار دوو برادەربیەکی هەڵەت حەزەکەم لێو بڕم حەزەکەم لێو بەڵام ئامانجمان با یەک بێ دڵمان با یەک بێ خوای گەورەش دڵەکانی یەک خستۆ لە زەمەنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەک فکرەکان چونکە فکر پێویستەکە جیاوازێ بۆی کە بتوانین شتی باش ئەنجام بدەین بۆیە بە دڵسۆزی و ڕاستگۆیی قیادە لەگەڵ قەواعیدە و بە وەفاداری قەواعید لەگەڵ قیادەیە و بە یەکدڵی هەموو لایەکمان زۆر سەرکەوتن ئەنجام بدەین ئەمانە ئەبتە فاکتەری سەرکەوتن و ڕزگار بوونمان زۆر سپاس دەکەین مامۆستا کۆمەڵەوتی باش و جوانت فەرموو دڵنیام کات زیاتر وایە قسە و بابەتی کەت زیاتر ئەو ڕوژان و قسە لەسەرکرد ئێمەش پرسیارمان زیاتر لەسەرکرد بەڵام لەوە زیاتر هەم کاتی تۆ ناگرین هەم کات دەرفەتیش بە ئێمە نادا لەسەر ئەم تەورەیە قسە بکەین خوای گەورە موفق و سەربەستان کا و ئینشاءڵڵا داواکان لە خوای گەورە عیبادەتەکانمان دوعاکانمان قورئان خوێندنمان هەمووی لێوەرگرێ کەوتنە دوای ڕەمەزانی شو ئینشاءڵڵا هەموو سەرکەوتن و خێرەکانمان بەنسیب بکە ئینشاءڵڵا اللهم آمین ئەجمعین زۆر سپاس دەستان خۆش و خاصەت بەرسان ئینشاءڵڵا بەڵازیزان پیشەوە ڕەمەزان
ئەوانەی کە لە مانگە پیرۆزەدا دەبێت هەر لەسەر پیشەکانیان بەردەوام بن. ڤیتیەکمان هەیە کە باس لە پیشەی خەیاتی دەکات بە تایبەتی ڕوو بە جەژنی پیرۆزی ڕەمەزان دەڕۆین ئێستا بازاڕیان گەرمە سەریان قاڵە هەرچۆندا قەیرانە داراییەکە هۆکارە بەڵام دوجار ڕۆزیار لە خۆی پەروەردگار باشترین واستە بۆ ئەوەیە کەسێ بناسی بۆ لای خەیاتی واستەوەکە بۆ ڕۆژێک زووتر بداتەوە. با پێکەوە بینێری ئەو بڕگەیە بین پیشۆ ڕەمەزان لەسەر خەیاتی. بسم الله الرحمن الرحيم بنای خوای گەورە میهرەبان من ناوم هۆشن کاکە ئەحمەدە تقریبا بڵێم نزیکی 15 ساڵ 16 ساڵە خەیاتی دەکەم لێ بکانە بە خۆشحاڵیەوە. وڵات جۆرەکان زیاتر سنەی بە کەتافە لەگەر قەمیسی باوڵێن کراسی پێ دەڵێن ئەو دوو جۆرە باوە زۆر یعنی ئێستاکە لە شاری هەولێر زۆر باوە. وڵا قەزەی دوورینی جلێک بە تایبەت دەتوانین بە ڕۆژێک بۆی تەواوکەین ئەگەر زوور بێ و کابرا ینی شخصەکە هەیە بۆ ژنمارەکردنیتی یان مناسبەتی هەیە بۆ ڕۆژێک بۆی بەس ئەگەر بەعام بڕۆینە دوێ ئێمە لە 10 ڕۆژ کەمتر یان لە 15 ڕۆژ تا 10 ڕۆژ تەواوی دەکەین. طبعا لەو سەردەمەی ئێستا گەنج کەمتر لە بەری دەکا بەس خەڵکی بە تەمەەن زیاتر لە بەری دەکا و خەڵکە وەسەتەکەش تەمەنی وەسەدی ئەویش هەر لە بەری دەکا و ینی خەڵکی ئەوام بەردام لە بەر دەکە. بەنسبەت گرانبوونی دۆلارەکە تەسیری لەسەر بازار و ئیشکاریمە کردووە خەڵکیش تەسیر لەسەر بۆ کە دێ جلێک دەکات و قماشەکە کە بە دۆلارە کە دەیکڕی گران بووە بەڵام کە دەرەی کاکە گران بووە پێ دڵگرانە یعنی بەڕاستی تەسیری لەسەر بازار و لەسەر جلی کوردی کردووە بەس نەک بە ڕاددەچی زۆر بەڕاستی خەڵک بەردەوام سەردانمان دەکا بەڵام لە کاتی بۆنە و مناسبەکان زیاترە یعنی بەرچاوی زیاتر بەرچاو پێوە دیارەکە ئەوە خەڵکەکی زۆر هەتا و خەڵکی کە بەردەوامیش دەبەری ناکە لە مناسبە و بۆنەکان دێ جلی کوردی دەکا. ئەگەر باسی کوالیتی بکەی کوالیتیەکە لە لای ئێمە لە 100,000 هەیە هەتا 160,000 ئەوە بەجێر یعنی نەوعەتی دوورینەکە و نەوعەتی قماشەکە دەور دەبینی ینی بەرزبوونەوە چی بەخۆی وەبینیەوە بەس بەو شێوازەش گران نەبووە ئەمە بەرزمان نەکردەوە لە بابرین لە دوورینی زیاتر بەرزبوونەوەکە قماشەکەیە هەش بۆ عقمیەوەی هاوردەی دەرەوەیە بۆیە وڵا ئامۆژگاریم ئەوەیە یعنی ئیمان دەور دەبینی لەو کاتەی ئینسانەکە ڕاستە ماندیبوونی زیاترە لەوانەیە جەستت زیاتر ماندوو دەبێ بەڵام ئەوەش بۆ خوای گەورەیە و خوای گەورە کار ئاسانی بۆ دەکا و یعنی یارمەتیت دەدا لە کار و کەسابەتەکەت و لە بە ڕۆژی بوونەکەشت ئەگەر ئەتوو بتەوێ بە ڕۆژوو بی و خێر و پاداشتت دەستکەوێ زیاتر ماندوو نەبی و هەڵ و تەقەڵای زیاتر نەدەی ئەوە نابێشتیوە کار و کەسابەت لە شوێنی خۆی عیبادەتیش لە شوێنی خۆی نابێت و بەهۆی کار و کەسابەتەکەتەوە عیبادەتەکەت وەلا بنی و وەکو جەنابەت فەرموود مانجی ڕەمەزان 1 مانگە لە 12 مانگ ئەتوو ناکرێ وەلای بنی لەبەر کار و کەسابەتەکەت ڕۆژووە یان نوێژە واجباتەکان بە جەماعەت بیکەی یان تەراویحەکانیان یان قورئان خوێندنە
لەو سەردەمەی یعنی کات ئینسان دەتوانانی بۆ خۆی تەوزیعی کە بە تایبەت مانجێکە دەتوانی کاتەکە بۆ خۆت تەوزیع بکەی و زۆر بە جوانی ئەدای بکەی لەو مانگەدا. دووارە سڵاوی خواتان لێبێت بەڕێزان بێگومان من حەزەکەم ڕوونکردنەوەیەک لەسەر پرسیارەکەم دەم هەندێک پرسیار هەیە چۆن ئەڵێ یەک زائید یەکە کاتە دوو ئیتر مناقەشە و ئەمەی ناوێت ئەو خۆیەتی بەس هەندێک پرسیار هەیە هەندێک بابەت هەیە خۆتان نەزانن یعنی خلافی زانایانی ئەم ئومەتەی لەسرە بەتایبەت پێشینمان ڕەحمەتی خۆیان لێبێت بۆیە ئێمە ینی لەوانەیە بۆ پرسیاری پێش و کەوتمان کام سوورە لە قورانی پیرۆز پێ جار دابەزی ڕێیکە هەبێت لەسەر سوورەتی تر بەڵام دوجار ڕێی ڕاجح کە ئێمە وەریەگرین لەسەر چاوەکانی خۆمانەوە بێگومان ئەو سوورەتەیە کە ئێمە دوای ئاشکرایەکەین وتم بار ئەو زانیاریە هەبێت ئەگەر کەسێکی تر شتێکی کەیوت لەوانەیە ئەو ڕەژوترا بێت جەلال بەڵام ڕێی ڕاجح ئەوەیە دێنەوە لای پەیوەندی تەلەفۆنیەکان پرسیارەکەمان گۆڕیوە ئەمجارە کام سوورەت لە قورئانی پیرۆزدا بە سوورەتی ماڵ ئاوایی دادەندرێت یەکەم پەیوەندی لە کەلاری خۆشەویستەوە وەرەگرین شەهرۆ ئەحمەد شەهرۆخان سڵاوی خوات لێبێ شەهرۆخان سلام علیکم علیکی سلام و ڕەحمەت الله وبەرەکاتوه دەخۆشی بەناوەکەتان یەکەم یادداوە کەوتبوون زۆر سوپاس شارۆخان پرسیارەکەم زەحمەت کام سوورەت لە قورئانی پیرۆز بە سوورەتی ماڵ ئاوایی دادەندێت بە ماڵ ئاوایی بەڵێ ئەختیاری نییە چی نییە؟ ئەختیار اختیاری نییە نەوەڵا بەس بیڵە گەر وان نەبوو هاوکاری دەکەین ینی ئەم لاولایەک شتێک ئەم لاولایەک هاوکاریەکەکەین سەوتەوە بێ دادەکەی من تۆزە خێراکە باو پەیوەندیانی تری وەرگرین باس سوورەتی هندێت تەوبە تەوبە نییە یەک سوورەتیکە خێرا یەک دوو سێ خێرا سوورەتی مائیدە مائیدە خوال لەگەڵ بێ سپاس خات و شەهرۆ پەیوەندێکی دیکەمان لەگەڵە کاتدانا بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵایە چێمان لەگەڵایە لە چۆوە سڵاوی خۆی گەورەتان لێبێ سڵاوی خۆی گەورە لە جەنابیشت بێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم و ڕۆژوو تاعاتان قوبڵ بێ ئینشاءڵڵا خۆی گەورە درو پاداشتی بە خێریشتان باتەوە زۆر سوپاس لەگەڵ جەنابیشتا بەس با بزانین چێمان لەگەڵایە بەڵێ چنار لە چەمچەماڵەوە چنار بەڵێ چنار چێ چنار یادگار یادگار چەمچەماڵ فەرموو چنار بۆ یەکەم جارمە پەیوەندیەکەم هیوادارم ئاسانکاریشم بۆ بکە لە بەروی زۆر هەوڵم داوەکە پەیوەندیەکە وەرگرم لە یەکەم دۆزی مانگی ڕەمەزانم بەسەر چاو لە خزمەتتان خۆشحاڵ بووین کە پەیوەندیت کردووە وەڵاهی ئێمە بە بەردەوام هاوڕێیان ئەوانەی کە هاوڕێمان و ئەناسین لە ڕێگەی مۆبایلەکانمان و یعنی دوێنێ شەو بەڕێزێک نامەی ناردۆڵە 124 دانەجار پەیوەندیم کردووە ڕسمی گرتووە سکرینی کردو ئەڵە بۆم وەرنەگیراوە لە خزمەتتان چنارخان فەرموو تۆ خۆشبەختی ئەم شەو پەیوەندیەکە ئەرە وەڵڵا وەڵاهی زۆر زۆر خۆشحاڵم دەی وەڵامی پرسیارەکە بەڵێ وەڵاهی ئەگەر ئاسانکاریم بۆ بکرێن تۆ سوورەتێ بڵە خێرا لە جوزی عەمەیە ئەو تا ئاسانکاری نۆ جوزی قورئانم لە کۆڵکردنەوە لە جوزی عەمەیە ئەو نەیهێشت من ئەو ئاسانکاریە بۆ من بێ وەڵاهی نازانم خێراکە دادەکەی من 10 سانیە 1 2 وەڵاهی نازانم سوورەتێکە بڵێ تەوبە نییە لە جوزی عەمە سوورەتی ئەڵێن جوزی عەمەیە 6 7 8 خێرا لە قورئانە زەحمەت لە ناو جوزئی عەمەیە سوورەتێک هەیە بە سوورەتی ماڵاوایی دەناسێنرێت سوورەتی بەقەرە وەڵاهی نازانم من ئەڵێم لەناو دادا قورئان وشتە خوێنیت یعنی ئەگەر لە قورئان هەیە جزم عەمەیە خۆ ئەویش هەر سوورەتی فاتحای تایە قول الله ئەحەدی تایە فەلەق و ناسی تایە باشە یەکێک لەوانەمان بۆ بڵێ لە عەمە تەساءلونەوە تاکو سوورەتی فەلەق یەک سوورەتمان پێ بڵێ
ئەتوانین دووبارێکی تر لە سوورەتێکەوە تا سوورەتی فەلەق ئەڵێم لە جوزی عەمە باشە جوزی عەمە خۆ دەزانی کامەیە سوورەتێکمان پێ بڵێ کە تۆ قەنەعەتت وایە یا گومانت هەیە بە سوورەتی ماڵەوایی دانرێت خوا لەگەڵ بێ خۆشەویستان تکایە ئەوە چنارخان لە بەرەو یەکەم جاری بوو با ئەوەنە نەمێنەوە سەخت چونکە ئەوانی تر بەڕاستی چاوەڕێیەکە نەچینە کەرکووک نەسرین عومەر وەرەگرین نەسرین خان سڵاوی خوا دەبێ عەلەیکوم سەلام خاتوون نەسرین باشی خوا لە ئێوەی بەڕێز بێتە تا نەخراوەتەوە پەیوەندیەکەم با ئینشەڵڵا سوورەتی نەسر لێ سوورەتی نەسر نەسر بەڵێ باش نەسر بۆ دڵنیای خاتوون نەسرین هیوادار خوای گەورە پاداشتان باتەوە تدای سکرێتەوە بە قوربانی ئێوە بێت خوا سەلامەتکە خاتوون نەسرین نەسر بێت دڵنیایت زانیاریت لەسەری هەیە وەڵڵاهی ئینشاءالله دەست خۆش دەستەکانت خۆش لە لای پەیوەندیەکی تر ڕاست بێت ئێمە ئاسانکاری باشمان کردووە بۆ پرسیارەکان بۆیە تکایە ئەوانتان کە گوێتان لێمانە ورد ببنەوە لەو ئاسانکاریە کە دەیکەین ئێمە دەڵێن ئەم سوورەتە کە بە سوورەتی ماڵەوایی دادەنرێت لە ناو جوزی عەممەدایە جوزی عەممە هیدی خۆ دیارە ئەگەر زانیاریەکانتان پرش و بڵاون کۆیکەنەوە بۆ ناو جوزی عەممە بەخوا بەقەڕە لە عەممە جێ نابێتەوە ئەچینە لای هۆنیا سەلاحەدین لە چەماڵەوە ماشەڵڵا چەمچەماڵ ئەم شەو کۆنتڕۆڵی وەزعەکان کردووە سڵاوی خوای گەورەتان لێبێ عەلەیکە السەلام وەرەحمەتوڵڵا الله دەستخۆشی بەرنامەکەتان لێکم ڕۆژە تاتان قبول بێ ئینشاءالله زۆر سپاس ڕۆژی ئێوەش قبول بێ ئینشاءالله زۆر سپاسانەکەم ئەوێ هاوکاریت کە لەبەرەی دوو سێ ڕۆژە هەڵە نەفرێ دەکەم وەرناگیرێ وەرگیراوە دوو ڕۆژە وەرناگیرە ڕۆژەکانی تر باش وەرەگیرە وەڵاهی یەکەم ڕۆژی ڕەمەزان بەشدار بووم پێم وا بێ لە هەشتم ڕۆژی شام بەشدار بووم باشە دەست خۆش ئەم شەویش بەشدار بووی وەڵامەکەمان پێ بڵێ بەڵێ ئاسانکاریم بۆ ناکەن تۆ بڵێ فەلەق تۆ سوورەتێک بڵێ لە عەممەیە لە جوزم عەممەیە بەڵێ دەیدا دەکەی من سوورەتی ناس نییە نازان من پرسیار لە تۆکەم تۆ پێمان بڵێ و خێرە وەڵڵا ئەوێ ئاسانکاریمان بۆ بکەن ناسا لە عەممەیە ئەوە ئاسانکاریەکە ناس نییە نازانم بڵێ وەڵاهی نازانم دەست خۆشەوە ناسمان بۆ نووسی سپاس بۆ پەیوەندیەکەت ئەچینە پێنجێن ئاریان سالار وەرەگرین کاگەریان سڵاوی خوا لێ بێت وەم کاتت باش خوا لە بەڕێزی ئێواری ئێوە زۆر سپاس کاگەریان دەنگباسی پێنجێن کاگەریان بە قوربان دوعای سەری ئێوە وەڵا ڕەمەزانی خۆشە و هیوادارم ئەم چژنەی بێتە مای دەرەکەت تۆزێ بێ بارانیەکە ڕەنگە لە پێنجێنی تێکدا بێ بەڵام من بارانی دوێنێ ئەگەر منتخەی پێنجێنی گرت بێتەوە دڵنیام ئێستا سەفرە سیاحە بۆ شاخەکانی پێنجێن تاموچێژێکی تایبەتی هەیە بەڵێ بێبارانی و بەزم دارانە سادی لێ بۆ جوتیارانی سادی جۆریان لێکرد هەراوەدان بێ ئینشاءڵڵا پێنجێن با بچینە لای پرسیارە و وەڵام لەگەڵ ئێوەیش بەڕێز من پرسیارەکە بەڕێی نەڵم سوورەتی لە جوت ئەمان نەڵم سوورەتی فیل سوورەتی فیل زانیاری یان ینی وەکو بڵێ خواوەکیلی ناخواوەکی نە پێوێ لە جوت ئەمە بە پێ زانیارم نەڵم دەست و چاو خۆش بێ کاک ئاریان لە پێنجێن زۆر باشە پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە کاکاوە سابیر لە چەمچەماڵەوە کاکاوە سڵاوی خوا لێ بێت ئەم کاتت باش کاکاوە زۆر سپاس سڵاوی خوا لە تۆش بێت کاکاوە دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم خۆشحاڵ بووم کە دووەم جارە پەیوەندی بکەمەوە بە ڕێستانە زۆر سپاس کاکاوە گیانی مەش خۆشحاڵم گوێمان لە دەنگی جەناب تێبێت پرسیارەکە دەزانیت بەڵێ مەبەستان کام ئاەتیان کام سوورەتە کام سوورەت لە قورئانی پیرۆز کە ئێمە ئاسانکاریمان کردووە وتومان ئەم سوورەتە لە ناو جوزی عەممەیە با سوورەتی ماڵ ئاوایی دادەنرێت بەڵێ وەڵاهی زانیاریم لەسەر نییە بەڵام وڵامی ڕاست هاتووە بەڵێ 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 سوورەتی نازیعات نییە خو سوورەتی نازیعات نازیعات بەڵێ بنووسین نازیعات عما يتساءلون عن النبأ العظيم سوورەتێکمان پێ بڵێ بەڵێ
با سوورەتی ئەڵقاریاوی وڵای زانیاری مەسەر باش خاڵ لەگەڵ کاکاوە داوە لە بینەرانی خۆشەویستەکەین کاتێک تەلەفۆن ئەکەن ئەوانیش پرسیار لە ئێمە نەکەن ئەمە ئاوایە یانوان نیە ئەگەر داوای ئاسانکاریەکەن لە خزمەتیانانی ئستوڕەتێک بڵێن و کۆتایی با پەیوەندی تر وەرگین زۆرترین پەیوەندی خاتو ئاواز عەبدوڵڵامان لەگەڵە لە چەمچەماڵەوە خاتو ئاواز ئەوە شش پەیوەندی چەمچەماڵم شەو بژی چەمچەماڵیەکان بینەرمانن زۆر سپاس خاتو ئاواز ئەگەر بکرێت تۆزە دەنگ بەرزکەیتەوە خاتو ئاواز باشە زۆر باشە بچینە لای پرسیارەکەمان لەسەر شاشش هەیە دەیزانی دەڵێ کام سوورەت لە قورآنی پیرۆز بە سوورەتی ماڵاوایی دادەنرێت سوورەتی نەسر دەستخۆش ئاوا بە کورتی و بۆچی سوورەتی نەسریان هەڵەبێ نەسر سەرکەوتنوانیە دەستخۆش خات و ئاواز دەستخۆش سپاس بۆ پەیوەندیەکەت پەیوەندێکی تر وەرەگرین پەیمان محمود لە خەلیفان فەرموو خوشکی من خاتو پەیمان سڵاوی خوا لێبێت باشی بەڕێت زۆر سپاس خاتو پەیمان خاتو پەیمان سپاس دەکەین بچینە لای پرسیارەکەمان دەزانی یا بۆت بخوێنینەوە سوورەتی نەسر زانیاری لەسەر هەیە لەسەر پەیوەندی تەلەفۆنەکەی پێش و تۆژەڵی نەسر باشە باش دەستخۆش سپاس بۆی کە لە خەلیفانەوە پەیوەندیت کرد ئەچینە لای پەیوەندێکی تر کاکە داوان چێمان لەگەڵە لە هەڵەبجەوە خاتوو هۆنیا ئیسماعیلمان لەگەڵە خاتوو هۆنیا سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش تاعات و عیبادەتان قبوڵ بێت بەڕەزا سوورەتی قەدر سوورەتی قەدر بەڵێ تەمەنت چەندەیە کاکداناوەنە پیس وتی سوورەتی قەدر دەرکەوتووە ڕاست نییە تەمەنت چەندەیە هۆنیا خان تەمەنم 12 ساڵە کێ پێتەڵێ یارمەتی تەدا خۆی گەورە بەرەکەت بکاتە دایکت لەبەرەوەی بچکۆلانەی هاوکاری دەکەین قەدر نییە خێرا قارئە باشە القارعە بۆ تۆ نووسین خوال لەگەڵ لە چەمچەماڵەوە کاک یوسفمان لەگەڵا کاک یوسف تاالب سڵاوی خوا لێبێت هەم کاتت باش باشی زۆر سپاس کاک یوسف باش بچینە لای پرسیارەکە یا دەیزانیت بەڵێ فەرموو کەواتە پرسیارەکەمان دەڵێ ئەو سوورەتە کامەیە کە بە سوورەتی ماڵاوایی دادەنرێت سوورەتی النەصر سوورەتی نەصر بەڵێ دەستخۆش کاک یوسف دوایین پەیوەندی کاک عەبدولخالق ئەو دوا پەیوەندی ویایی کە وەرگرین دوایین پەیوەندیمان بوو زۆر باش ئازیزان سپاس بۆ پەیوەندیەکانتان ئێمە دوو پرسیاری ئەم شۆمان کردووە و بزانن بە هەموویەوە 4 یا 5 کەس وەڵامی ڕاستەکەیان زانێ و دوایی وەڵامی ڕاستەکانتان بۆ ئاشکرا دەکەین ئەم شەوی چەمچەماڵیەکان بوو سپاسیانەکەین ڕێزیانەیە تەوان سوپاسی هەموو لایەکەکەین ئێمە زانین لە هەموو لایەک بینەر هەیە بەس ئەوان نازانین فێڵەکە چیە یا با بڵێن کۆدەکە نهێنیەکە لەکوێ توانیویانە زۆرترین پەیوەندی وەرگرنەم شەوەتەکیت سپاسیان دەکەین بەڵازیان دەچینە لای ڤیتیەک و دەگەڕێنەوە لاتان کە ئاویش قسەکردنە تاوان کە دەکەوینە ناو ڕەمەزانەوە کاکدانە داوەتیەکان زۆرتر دەبن بۆ ئیفتار کەەوە جۆرێکە لە محیبەت لە نێوان ڕۆژەواناندا و بە تایبەتی ئیفتاریش لە مزگەوتەکان و ناوەندە تایبەتەکاندا زۆر جار خەڵکی خێرخواست بەکردنەوەی ئیفتار بۆ کۆمەڵی خەڵکی دیکە و خێرەیە دەکەن کەمە بۆ خۆی خێرێکی نەبراوەیە وانەکە بدەنە بۆیە ئێستا ئەمە وەکو کەلتورێکی جوان کە لەناو کۆمەڵگەی خۆشمانە هەیە ئەنجومەنی خەلیفانمان ئیفتارێکی کردوێتەوە بۆ کۆمەڵێک لە خەڵک با پێکەوە بینێرەوە وابزانم کاک جەلالی ژۆکو ئامادەکاری ئەم بەرنمەیە بڕیاریدا و نیازی هەیە کە ئیفتار سایمێک هەم بۆ ستافی بەرنمەکە هەم بۆ برایانی ژووری کۆنتترۆلی پەخش لەم چەند شوی کە ماوە هەموو وەجبەکان منوان بیستووە ئەگەر پێکەوە بن بەسەر ئیفتار سایمێک سازەکات بۆ هیوایی ئیفتار سایمەکە ئیش بین و ئەچینەوەی خەلیفان فەرمون لە خزمەتتانین.
بەناوی خوای گەورە میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری هەستاین بە ئێوارەخوانێک بۆ مامۆستایان برایان ڕیشک و پیاماقولانی منتیقەی بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لێرەوە بە خێراتنی هەموویوانە بە ڕووزەکانەکەین خوای گەورە پاداشتان داتەوە بۆ لێرەوە داوا لە خوای گەورەکەین خوای گەورە تەعات عیبادەتی هەمولایەک قبول کاتن خوای گەورە لە گوناه و تاوانی هەمولایەکمان خۆش بین. بەخشندە و میهرەبان دەستخۆشی لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری یەکەم کە ئیمڕۆ ئێوارە هەستاون بە ئامادەکردنی ئێوارەخوانێک و ئێوارە ئیفتارێک بۆ سەرجەم سین و توێژەکان لە شارۆچکەی خەلیفان مامۆستایانی ئاینی کەسایەتی و ڕشتکێکان و خەڵکی ئیسلام دۆست و خەڵکی ئیسلام خواست لە ڕاستیدا ئەو جۆرە کۆبوونەوانە و ئەو جۆرە دانیشتانە بەیەکەوە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامی بایەخەک و گرنگێکی یەکجار تایبەتیان هەیە چونکە ئامادەکردنی ئیفتار بۆ هەر عائیلەیەک بۆ هەر خێزانێک بە تایبەت ئەگەر بێت ئەو خێزانە هەژار و کەم دەرامەت و نەدار بێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموو هەر کەسێکەوە ئێوارە ئیفتارێک بۆ کەسێک ئامادە بکات جا بە قوماوێک بێ بە سەبەتە قەسپێک بێ بە ژەمە خۆراکێک بێ ئەفەرموو ئەبێتە هاوبەش لەگەر ڕۆژوو و خوێر و پاداشتی ئەو کەسانە بەبێ ئەوەی کەوا لە ئەجر و پاداشتی کەسەکانیش حکم بکرێتەوە. بەڵازیزان بڕگەی ڕۆژووی تەندروستمان هەیە کە ئەمجارە خات و دکتۆرە پەخشان ئەشرەف ڕەواتی پزیشکی پسپۆڕی ژنان و مناڵ بوون قسە لەسەر ئەو ئافرەتانە دەگات ئەو خانمانە دەکات کە دووکیانن چۆن دەبێت ڕۆژوو بگرن گرنگترین ڕێنمایەکانیان پێشکەش دەکات. بڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری سەرەکی نەخۆشخانەی بەخشین پێشکەش دەکرێت بە بینەری بین. بڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش دەکرێت. سڵاوی خوای گەورە و میهرەبانتان لێبێ. ئەمڕۆ قسە لەگەڵ لەسەر ڕۆژووی ئافرەتی دووگیان ئەگرین لە مانگی ڕەمەزاندا کە ڕۆژوویەک بێت تەندروست بێ و هیچ ئاکامێکی خراپی لەسەر تەندروستی ئافرەتەکە نەبێت و لەسەر تەندروستی کۆرپەلەکەشی نەبێ. چەند خاڵێک هەیە ئەبێ ڕەچاوی بکەین لە کاتی دووگیانیە ئەگە بێ ئافرەتی دووگیان بە ڕۆژوو بێ. ئەو خاڵانش زۆر گرنگە بۆ دەستنیشانکردنی ئەو ئافرەتانی کە ئەتوانن بە ڕۆژوو بن ئەوانش کە ناتوانن بە ڕۆژوو بن. یەکەم خاڵ ئەوەیە قۆناغی دووگیانەکەی ئافرەتەکە ئایا قۆناغی دووگیانەکەی لە سێمانگی ئەوەڵی سکەکەیاتی یاخود لە سێمانگی ناوەڕاستیاتی یاخود لە سێمانگی کۆتایی دووگیانەکەیاتی. خاڵی دووەم درێژی ڕۆژۆکە یان ئەو سەعاتانەی کە ئافرەتی دووگیان بە ڕۆژوو ئەبێ چکم ئەمە جیاوازە هەتا کاتی ڕۆژۆکە درێژتر بێ ئەوە ئەستەمترە بێ و قورسترە بێ بۆ ئافرەتی دووگیان ڕۆژوگرتنەکە. هەروەها کەش و هەوای ڕۆژۆکە ئایا مەسەن کەش و هەوایەکی فێنکە گەرمە ساردە ئەمانە هەمووی کاریگەری ڕاستە و خۆی ئەبێ لەسەر تەندروستی ئافرەتی دووگیان. خاڵی سێیەم تەندروستی ئافرەتەکە ئایا ئەو ئافرەتە هیچ نەخۆشیەکی تری هەیە هیچ ئاکامە و مزعفاتێکی دووگیانی هەیە یاخود تەندروستیەکی باشە و هیچ کێشەیەکی نییە. خاڵی چوارەم ئەوش ئەوەیە کە ئایا ئەم ئافرەتە خانمی ماڵە یاخود
ئیش و دەوامی دەرەوەی هەیە چکم ئافرەتێک کە لە ماڵەوە بێ لەوەی بۆی ئاسانتر بێ و ئەرکی کەمتر بێ بەڵام ئافرەتێک بچێتە دەرەوە و ئیشی دەوامی دەرەوەی هەبێ ئەمە وزەیەکی زیاتر ئەبا لە ئافرەتەکە و لەوەیە بۆی قرس بێ لەگەڵ ئەوەشا بە ڕۆژوو بێ. وە کۆتایی خاڵەکانمان ئەوەیە هەموو ئافرەتێت توانای ئافرەت بۆ ئافرەتێکی تر ئەگۆڕێ جیاوازیەکی زۆر هەیە لە بینی ئافرەتێ بۆ ئافرەتێکی تر حتا ئەگە لە هەمان قۆناغی دووگیانی بێ هەروەها لە هەمان ئافرەتشا لە حەملا بۆ حەملێکی تر جیاوازی هەیە بۆ ڕۆژووگرتن. لە کۆتاییە من ئەڵێم دایمە ئافرەتی دووگیان ئەبێ ئەو ڕۆژوە بە پێی توانای خۆی بێ نابێ زۆر لە خۆی کە بە ڕۆژوو بێ و زەخر لە خۆی کابەوەش زەرەر لە خۆی لە کۆرپەکەی و لە تەندروستی خۆی کۆرپەلەکەی بگەێنێ لە پێناوی ئەوەی ئایا لە بۆی لەگەڵ خێزانەکەی خۆیان بە ڕۆژوو بێ یاخود ناتوانێت دوای ڕۆژۆکە بگرێتەوە نابێ ئەمانە بن بە هۆکار بۆ ئەوەی ئافرەتی دووگیان فشارێکی زۆر بگاتە سەر خۆی و بۆی هەر بە ڕۆژوو بێ ئەگەر چکم لەم حاڵەتەیە تەندروستی خۆی و کۆرپەلەکەی ئەگاتە مەترسیەوە. ئێستا بینە سەری قۆناغی باسکردنی قۆناغەکان لە دووگیانە قۆناغی یەکەم وەکو وتمان سێمانگی ئەوەڵی دووگیانەکەی خانمی دووگیانە کە ئەوش سێمانگی ئەوەڵ سەرەتای دانانی بناغی هەموو ئۆرگانەکان و ئەندامەکانی کۆرپەرەیە لەبەرەوە ئەم سێمانگە زۆر گرنگە بۆ تەندروستی کۆرپەلە. هەروەها ئافرەتی دووگیانش لە سێمانگی ئەوەڵە چەند نیشانەیەکی نەخوازرا و ڕوو ئەدالەی وەکو ڕشانەوە و دڵتێکەڵ هاتن و بێهێزی دابەزین لە فشاری خوێن سەرێشە دڵتێکەڵ هاتنێکی زۆر ئارەزووی کەمە بێتەوە بۆ خواردن ئەمانە هەمووی ئەبێتە هۆکار بۆ ئەوەی کە ئافرەتی دووگیان لە سێمانگی ئەوەڵ زۆر ئەستەم بێ یا قرس بێ بۆی بە ڕۆژوو بێ لەبەرەوە زۆرینەی تۆژینەوەکان وا بە باشەزانە لە سێمانگی ئەوەڵ ئافرەتی دووگیان بە ڕۆژوو نەبێ و فشار نەکاتە سەر خۆی بە زۆر بە ڕۆژوو بێ لەبەر ئەو نیشانانە و لەو ئەو خەڵانەی وتمان لەبەرەوەی کەوتمان وزەیەکی زۆرشی ئەوێ لەبەرەوە سێمانگی ئەوەڵ باشتر وایە هەر ئافرەت بە ڕۆژوو نەبێ. بەنسبەت سێمانگی ناوەڕاستەوە لە ئافرەت ئەگەر ئافرەتەکە تەندروستی زۆر باش بوو تەندروستی کۆرپەلەکەی باش بوو شیکارەکانی هەمووی باش بوو هیچ کێشەیەکی نەبوو هیچ نەخۆشیەکی نەخوازراوی نەبوو یا نەخۆشیێکی باڵتینی نەبوو لەگەڵ ئاکامەکانی دووگیانیان نەیبوو ئەوە ئەتوانێت بە ڕۆژوو بێت تەمان لەگەڵ ڕەچاوکردنی چەند خاڵێک کە دواییەی نەباسی ئەوانە لە خواردنی و لە تەندروستی و لە ئیسراحەت و ئەلەو شتانە. بەنسبەت سێمانگی کۆتایی دووگیانیەوە سێمانگی کۆتایی ئەبێ ئافرەتەکە زۆر ورد بێ لە چاودێری خۆی و کۆرپەلەکەی لە جوڵەی کۆرپەلەکەی لە تەندروستی خۆی بۆ ئەوەی بتوانێت نیشان بزانێ ئەتوانێت بە ڕۆژوو ئەبێیانە و ئەو ئافرەتەش سێمانگیەوە ئەبێ پێشووتر نیشانەی مناڵبوونێکی پێشوەختی نەبوو بێ یا ترسی ئەوەی نەبێ کە مناڵبوونی پێشوەختی هەبێ یا هیچ حملێکی خوتوڕەی نەبێ و هیچ نەخۆشیەکی نەبێ و لەگەڵ ئەوە شاوەکو وتم خۆی تاقیب کاتەوە توانێت ڕۆژێک بە ڕۆژوو بێ ئەگەر زانی قورسە یا هەر نیشانەیەک لەوانەی کە باسی ئەەکەین لی دەرکەوت ئەبێ واز لە ڕۆژۆکەی بێنە و فشار نەکاتە سەر خۆی بۆ ڕۆژووگرتن. بەنسبەت ئافرەتی دووگیانەوە چەند خاڵێکەیە ئەبێ ڕەچاوی بکا لە کاتی دووگیانی ئەوش یەکەم شت وەکو وتمان پێش ڕۆژووگرتن ئەبێ پشکنینێکی تەواتی لای پزیشکی خۆی بکە و پەیوەندی بە پزیشکی خۆیەوە بکە کە پشکنینی بۆ بکە و ڕێنمویی بکات بۆ ئایا ئەتوانێت بە ڕۆژوو بەیان ناچکم هەموو دووگیان لە دووگیانە بۆ دووگیانی تر جیاوازیەکی زۆر هەیە و ئەگۆڕێ ئەبێ ڕەچاوی ڕێنمایەکانی پزیشکەکەی خۆی بکە ئەگەر هیچ هۆکار و کێشەیەکی نەبوو ئەوە ئەتوانێت بە ڕۆژوو بێ. دووەم شت ئەبێ ئافرەتی دووگیان زۆر وریا بێ لە خواردنی ئایا ئەو کاتێک کە بە ڕۆژوو ئەبێت چی بخوا و هەڵسوکەوتی چۆن بێ بۆ ئەوەی ئەو ڕۆژووە هیچ ئاکامێکی خراپی بەسەر تەندروستی خۆی یا تەندروستی کۆرپەلەکەی نەبێ. دووەم وەرگرتنی بڕێکی باش لە ئیسراحەت و خەو لە بینی 6 بۆ 8 ساعت خەوی هەبێ و ئیسراحەتی هەبێ لە ڕۆژە ساعتێ بۆ 2 ساعت ئیسراحەتی هەبێ بۆ ئەوەی بتوانێت ئەو وزەیە بەرگەی بگرێ بۆ ڕۆژووگرتن. بەنسبەت خواردنێەوە ئەبێ لە کەش و هەوایەکی فێنکا بێ وەکو وتمان بوو ئەوەی نەبێتە هۆی وشکبوونەوە لە دەستدانی بڕێکی زۆر لە شلەمەنی جەستەی. بەنسبەت خواردنی دووگیانەوە ئەبێ ئافرەتی دووگیان ڕەچاوی ئەوە بکا کە خواردنی بەربانگی ئێوارە و لەگەڵ پارشێوی بڕێک بێ لە خواردن جۆراوجۆر بێ هەموو ئەو پێداویستیانی تیا بێ کە پێویستێتی
و قەرەبووی ئەوەش کاتەوە کە لە دەستی ئەچێ لە کاتی ماوەی ڕۆژوگرتنەکەی. وەکو وتمان یەکەم شت شلەمەنیە. ئافرەتی دووگیان ئەبێ 2 بۆ 3 لتر شلەمەنی لە بینی ئاو و شەربەت و هەموو شلەمەنیەکانە بخوا لە بینی بەربانگی ئێوارەیەوە هەتا پارشێ و ئەبێ ڕەچاوی ئەوە بکە ئەو شلەمەنیە نابێ بە یەکجار وەریگرێ یا برێکی زۆر لە شلەمەنی وەرگێ ببێ بەهۆی ئازارێکی زۆر لە گەدا تێکچوونی باری تەندروستی خۆی تێکچوونی ڕێخواڵەکانی چکم ئەما بێ بەهۆی ڕشانەوە و ئازارێکی زۆر و توانای ئەوەی نامێنێت کە بەردەوام بێ لە ڕۆژەکەی لەبەرەوە ئافرەتی دووگیان کە بەربانگی کردەوە ئەبێ ئەو شلەمەنەی کە بۆی دانراوە بیخوا ئەبێ لە بینی بەربانگ و بۆ پارشە و دابەشی بکە لە بینی هەموو سەری سەعاتی هەموو سەعاتی و نیوێجارێ بڕێک لەو شلەمەنی بخوا کە دەین باسی ئەکەین ئەو شلەمەنیانە چییە کە بیخوا. خواردنی چی بێ ئەبێ ئێوارە خواردنی ئافرەت شیرەمەنی تیابێ ئەبێ وەکو وتمان شۆربای تیابێ ئەبێ نەشەویاتی تیابێ وەکو برنج و پەتاتە و ئەم شتانە ئەبێ پرۆتینی ئاژەڵی و پرۆتینی ڕۆکی تیابێ پرۆتینی ئاژەڵی کە وەکو مەسەلەن ماسی و مریشک و گۆشت و هێلکە و ئەم شتانە ئەگرێتەوە ڕووەکی نیسکە مەسەلەن نۆکە یعنی پاقلەمەنیەکان ئەمانە هەمووی تیابێ چکم پێویستی پێیەتی میوەی تیابێ میوە کانزاکانی هەموو تیا و ڤیتامیناتەکانی هەمووی تایە کە زۆر زەرورە بۆ جەستەی ئەو بەشانەی کەوتمان یعنی ئەو خواردانەی کەوتمان لە شەوە ئەبێ لابەشی بکاوت و سەری سەعاتێک شتێ بخوا بۆ نمونە چەرەزات ئەخوا طبعاً ئەبێ چەرەزاتەکەی کەم خوێ بێ لەبەرەوەی خوێ هیچێکە لە شتە خراپەکان کە ئەبێ زۆر زۆر لێی دوورکەوێتەوە ئافرەتی دووگیان ئەبێ میوە بێ ئەبێ شیرەمەنی بێ ئەبێ شەربەت بێ ئەوش طبعاً شەربەتی سروشتی بێ ئەمانە هەمووی لە شەوە بەش بیخوا بۆ ئەوەی بتوانێ هەم مەعیدەی ئەزێد نەیا و هەم بەرگەی ڕۆژۆکەش بگرێ. بە هەمان شێوە لە پارشێوە ئەبێ ئافرەتی دووگیان خواردنی پارشێوی هەتا بکرێ درەنگ بێ نزیک بێ لە بانگی بەیانیەوە ئەبێ بڕێکی باش شلەمەنی تیابێ ئەبێ شیرەمەنی تیابێ پرۆتینی تیابێ ئەبێ میوەی تیابێ ئەمانە هەمووی طبعاً بەرگە ئەگرێ خاستەم پرۆتینی ئاژەڵی بەرگە ئەگرێ بۆ ڕۆژی دوایی برسێتی کەمەکاتەوە و زیاتر ئەتوانێت توانای ڕۆژوگرتنەکەی هەبێ. بەنسبەت خواردنی ئافرەت ئەو شتانەی کە خراپە چەند خواردنێکەیە بۆ ئافرەتی دووگیان باشە لە کاتی ڕۆژوگرتنە زۆر زۆر لی دوورکەوێتەوە ئەوش سوێریە سوێری ئەبێ بەهۆی لە دەستدانی بڕێکی زۆر لە ئاو شلەمەنی جەستە و بەوەش ئەبێ بەهۆی وشک بوونەوە تون و تیژی وەکو و مخەلەلاتش یعنی ترشیات و ئەم بابەتانەش چکە ئەمەش ڕێژەیەکی زۆر خێتیایە چەرەزاتی ئەبێ کەم خوێ بێ بۆ ئەوەی دوورکەوێتەوە لە مەترسی سوێری و خوێیەکە شیرینی طبعاً شیرینیش زۆر زۆر خراپە هەم ئەبێ بەهۆی لە دەستدانی بڕێکی زۆر لە شلەی جەستە و هەم ئەبێ بەهۆی زیادبوونێکی نەخوازرا و لە کێشی ئافرەتی دووگیان لەبەرەوە ئەبێ لە شیرینیش بە هەمان شێوە دوورکەوێتەوە لە کافاین و یان ئەو شلەمەنیانەی کە کافاینی تایە وەکو چاو قاوە و نسکافە و کاپۆچینە و یاخود مەشروباتە غازیەکان وەکو بیپسی و ساردەمەنیەکان ئەمانە هەمووی کافاینی تایە کافاینش بە هەمان شێوە مدەرر یعنی میزێکی زۆر بە ئافرەتەکە کە ئەبێ بەهۆی لە دەستدانی شلەی زۆر و وشکبوونەوەی جەستە و توانای کەم ئەبێتەوە بۆ ڕۆژوگرتن. هەروەها چەند حاڵەتێکەیە ئەبێ باسی بکەین کەوا ئەو بوونی ئەو حاڵەتانە لە ئافرەتی دووگیانە مەترسیدارە کە ئافرەت بە ڕۆژوو بێ یاخود دەبێ بە ڕۆژوو نەبێ ئەگەر ئەو حاڵتانەی هەبێ ئەوش یەکەم حملی یاخود دووگیانی مەترسیدار کە ئەمانە بەکێ ئەوترێ بۆ کەسانە ئەوترێ کە ئافرەتەکە چەند جارێک مناڵی لە بارچووە یا چەند جارێ مناڵبوونی پێشوەختی بووە یاخود ماوەیەکی زۆر مناڵی نەبووە یاخود چەند نەخۆشیکی تر هەیە لەگەڵیا وەکو بەرزبوونەوەی فشاری خوێن شەکرەی دووگیانی یاخود خستی خوێن کە پێویستەکە کە ئەو ئافرەتە دەرزی ژێر پێست وەرگێ ئەمانە هەمووی چەند حاڵەتێکە کە باشتر وایە ئافرەت بە ڕۆژوو نەبێ یاخود ئافرەتێکە کەم خوێنەیەکی زۆری هەبێ و لاواز بێ و بێهێزی و کەم ڤیتامینات بێ کەوا پێویست کاکە ئیلاجێکی زۆر وەرگێ یاخود خۆی توانای ئەوەی نەیە بە ڕۆژوو بێ یان ئافرەتێک کە مناڵەکەی تەندروستی کۆرپەلەکەی باش نەبێ ئایا ئاوی دەوری مناڵەکەی کەم بێ یاخود گەشەی کەم بێ ئەوانە باشتر وایە بە ڕۆژوو نەبن
لە کاتێکا یاخود ئەگەر ئافرەتەکە دەرمان و عیلاجێکی زۆری هەبی بۆ هەر نەخۆشیە بێ ئایا نەخۆشی دڵ بێ نەخۆشی تر هەیە نەخوازراکە لە کاتی دووگیانیا هەیە ئەو دەرمانانە پێویست بێ لە چەند ژەمێکا بی خواسێ سێجار بێ چوارجار بێ ئەمانە ئەبێ بە هەمووی ئەبێ بە هۆکار بۆی و ئافرەتە نەتوانێت بە ڕۆژی و باشترە بە ڕۆژنەوە بۆی زەرەر لە خۆی و لە کۆرپەلەکەی نەدا. ئەمە طبعا ئەم دەرمانانە ئەوە ناگرێتەوە کە ئافرەتی ئەتیادی وەری ئەگرێ بۆ مەقەوی حەملەکەی یا مادەی ئاسن ئەوە ئەتوانێت لە بینی ئێوارەوە بۆ پارشێ و ئەو عیلاجە بخوا و هیچ زەرێکی پێ نەگەیەنێ. لە کۆتاییە چەند حاڵەتێک هەیە کە ئافرەتی دووگیان ئەو نیشانانەی لە خۆی تێبینی کرد باشتر وایە تەنانەت ئەگە بە ڕۆژوش بۆ ڕۆژەکەی بشکێنێ. ئەو خاڵانە چین یاخود ئەو نیشانانە چین نیشانەی یەکەم وشک بوونەوەی ئافرەت وشک بوونەوەی ئافرەت یعنی چی یعنی لە دەستدانێکی بڕی زۆر لە شلەمەنی جەستا کە ئەوەش ئەبێ نیشانەکانی بە سەرێشە بە دڵتێکەڵ هاتن بە گێژبوون بەڕشانەوە بە ئازاری لە ماسوولکەکان دابەزینی فشاری خوێن یا کەمبوونەوە و گۆڕین لە ڕەنگی میزی ئافرەت یعنی میزەکەی ڕێژەی میزەکەی زۆر کەمە بێتەوە ڕەنگی زۆر تۆخە بێ و بۆنێکی زۆری ئەبێ ئەمانە هەموو نیشانەی ئەوەیە کە ئافرەتەکە توژی وشک بوونەوە بوونێ یان بڕێکی زۆر لە شلەمەنی لە جەستەیە لە دەستداوە ئەمانە حتا ئەگەر ئافرەتەکە بە ڕۆژوش بوو باشتر وایە ڕۆژەکەی بشکێنێ و ئیسراحەتێکی باش بکا بۆ ئەوەی نەبێ بە هۆکاری زەرەرێ لە کۆرپەلەکەی خۆی. نیشانەی دووەم ئەو نیشانەی مناڵبوونی پێشوەختە بۆ نمونە هەستی کە بە بەرژان کردە بەجان کردە بە ئازار و ڕەقبوون لەسکی کە زۆر بوو زیاتر بوو لە ئاسایی ئەمەش ئەبێ ئافرەتەکە ڕۆژەکەی بشکێنێ و ئیسراحەتێکی باشی بۆ بکە بۆ ئەوەی بزانێ و ئەگەر هەتا 2 سەعات 3 سەعات ئەم نیشانانە بەردەوام بۆ ئەبێ پەیوەندی بە پزیشکی خۆی و بکە و ڕێنمووی تەواوەتی وەرگێ بۆ ئەوەی هیچ زەرەرێ بە دووگیانەکەی یاخود بە کۆرپەلەکەی نەگەێنێ. نیشانەی سێەم ئەوەیە کە جوڵەی کۆرپەلە کەم بێتەوە ئەگەر ئافرەتی دووگیان هەستی کرد بە کەمبوونەوەیەکی زۆر لە جوڵەی کۆرپەلەکەی ئەوە ئەبێ ڕۆژەکەی بشکێنێ و شەربەتێکی شیرین بخوا و ئیسراحەتێکە بۆ ماوەی 2 سەعات بۆ 3 سەعات لەو ماوەی 2-3 سەعاتە ئەگەر هەستی هەر بە جوڵەی کۆرپەلەکەی نەگر لەو کاتەشە ئەوێ ئەبێ پەیوەندی بە پزیشکی خۆیەوە بکە و بۆی هەرچی پێویستە وەریگرێ. لە کۆتاییە ئەمە گرنگترین ڕێنمایەکان بوو بۆ ئەفرەتی دووگیان لە کاتی ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بۆ ئەوەی ئەو ڕۆژۆ هیچ ئاکامێکی خراپی بەسەر تەندروستی خۆیەوە نەبێ. من دایمان نسیحەتی نەخۆشەکانی خۆم ئەەکەم و بە هەموو نەخۆشێک و دووجانێک ئەڵێم بێ ئافرەتی دووگیان فشارێکی زۆر نەکا لەسەر خۆی بۆ ئەوەی بە ڕۆژوو بێ لە پێناو ئەوەی کە ڕۆژەکەی بۆی لەگەڵ ناتوانێت دوای قەرەبووی کاتەوە یاخۆ لەبەر ئەوەی لەگەڵ خێزانەکەی بە ڕۆژوو بێ ئەوانە نییە و ئەجا لەگەڵ ئەوەشە ئەگەر هەستی بە هەر کێشەیەکە لەو کێشانەی باسمان کرد باشتر وایە ئەگەر ئافرەتی دووجیان بە ڕۆژوش بوو هەر ئاکامێک لەوانەی کە باسمان کرد ڕوویدایە هەر نیشانەیەکی خراپ باشتر وایە واز لە ڕۆژەکەی بێنێ و بیشکێنێ و زۆر ئینکاری و عینادی لەسەر ئەوە نەکا کە ڕۆژەکەی تەواوکە بۆی هیچ زەرەرێک بە تەندروستی خۆی و کۆرپەلەکەی نەگەیەنێ و لە کۆتاییە هیوادارم ڕەمەزانێکی تەندروست بەسەر بەرن و تەندروستی خۆتان و کۆرپەلەکانتان ئینشەڵا لە باشی و ئینشەڵا بە خۆشیەتان بینن. بەڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش کرا. دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان بڕگۆ بابەتەکانی میهری ڕەمەزانی ئەم شەویشمان بۆ کۆتاگەشتەوەی ماوەتەوە تیر و پشکە لەسەر پرسیارەکان پێشەوەی کاکدانا تیر و پشکەکەتان بۆ ئەنجام بدات ئەچینە لای وەڵامی ڕاستی پرسیارەکەمان. پرسیاری یەکەمانەوە بوو کام سوورەت لە قورئانی پیرۆزدا بە یەک جاردا بەزیوە بە کۆی ڕای زۆرینەی عولەما دەوترێت سوورەتی مودەسیر. دیارە تەنها یەک پەیوەندیمانە بوو کە وتی سوورەتی مودەسیروش لە ئاکرێ و بەڕێز شعبانوەلی بوو. لە پرسیاری دووەمان کام سوورەتی قورئانی پیرۆز بە سوورەتی ماڵاوایی دادەنرێت. ئاسانکاریەکەمان زۆر کردبوو لە سوورەتی لە جوزی عەممەدایە بەڵام پێم وایە 4 کەس وەڵامی ڕاستیان زانی کە ئەویش سوورەتی نەسرە. بۆیە ئەمە دوو پرسیارەکەمان بوو دوو وەڵامەکەشیان کە ئاشکرامان کرد بۆتان
بە کاکدانا تیرروپشکە بزانین لەم 5 کەسی کە وەڵامی ڕاستیان بەدەستێناوە کێمانە شەو ناوی دەردەچێت بۆ تیرروپشکی پەیوەندی کراوە ینی وەرگیراوە لە هەردوو پرسیارەکە و هەردوو تەوەرەکە خواجە ئەمە شەوێ دەستێکێکمانی نەکە تەلی تایە ئەو پێنجەی کە ئەوە بوو بەبێەوەی سەیریکەین ئەمە ئێستا بزانین بۆ چێ دەرچووە بزانین بۆ چێ ئاڵڵا حەقی خۆی بوو شعبان وەلی لە ئاکرێ کاک شعبان پیرۆست بێت سەرکەوتوبی لە پرسیاری یەکەمدا تەنها جەنابەت وەڵامەکەت زانی یاخوا پیرۆزت بێ بەڵام ئەو ژمارە تەلەفۆنەی کە ئێستا لە دوای ناوەکەی جەنابەت لەسەر شاشە دەرەکەوێت پەیوەندی پێوە بکە سبەینێ بۆی کە زانیاری شخصی خۆتت لێ وەرگرن بۆی کە لە تیرروپشکی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزاندا جارێکی دیکە ناوت بخرێتە ناو تیرروپشکەوە چووکە لە کۆتایی مانگی ڕەمەزاندا ئێمە دوو کەس لە تیرروپشکەکەدا کە ناویان دەردەچێت خەڵاتێکی تایبەتیان پێشکەش دەکەین بۆ هیوایی کە ئەو کاتەش خەڵاتەکەیان بەدڵ بێ ئینشاءڵڵا. بەڵێ بەڕێزان لە ماوەی ڕابردوودا لەگەڵ هاوکارانمان لە پشتی کامێرە و ژووری کۆنتترۆڵی پەخش هەکبەی بەرنامەکەمان چیتیا بوو بە پێیکات پێشکەشمان کردن بەرنامەکەمان پشت بەخوای پەروەردگار سبەی شەو لە هەمان سەعات واتە 11:30 دوای هەواڵەکان گەشتی هەواڵەکان دێنەوە خزمەتان ئەوەی ماوە داوا لە ئێوە بکەین تکایە لە دوعاخێرەکانتان ئێمە و خۆتان و خزم و کەسوکارتان بیر مەکەن لە پەنای خوادابن و چاعەتان قوبوڵ بێت خواتان لەگەڵ